دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. هەموو ساڵێک لە 2 نیسان لەگەڵ ڕۆژی جیهانی هۆشیاری ئۆتیزمدا باسی منداڵانی توشبوو بە ئۆتیزم و خەم و کێشە و گرفتەکانیان دێتەوە بەرباس. بەڵام ساڵ دوای ساڵ دەوترێت خەمەکان لە جاران گەورەتر و دۆخی منداڵ و خێزانەکانیش ناخۆشتر و قورستر دەبێت. دایک و باوکی ئەو منداڵانەش دەڵێن هەموو ساڵێک حکوومەت و لایەنە بەرپرسەکان بە کۆمەڵێک بەڵێنی بریقەدارەوە دێنە لامان و باسی ئەوەکەن کە ساڵی داهات و ڕۆژانی داهات و ژیانی مناڵەکانیان باشتر دەبێت و دۆخی مناڵەکانیان و خێزانەکانیش باشترە بێ لە جاران. بەڵام هیچ ساڵێک ئەنجامی ئەم قسانە بەدی ناکرێت و نابین بێت. پارساڵ من لە بەرنمەیەکدا باسم لەوە کرد کە دۆخی مناڵانی ئۆتیزم و توشبووی ئۆتیزم و خێزانەکان لە دۆخێکی زۆر زۆر ناخۆشدایە. بەڕێزێک کە بەشداربووی بەرنمەکە بوو ئەم شەویش لێرە حزوری هەیە وتی نەک لە چاو ئەو کاتەدا کە باسی ئەو شتەمان کرد باشتر نەبووە بگرە شتەکان خراپتر بوون لە جاران. دەوترێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1100 حاڵەتی ئۆتیزم بوونی هەیە. پرسیارەکەش ئەوەیە ئەم حاڵەتانە ساڵ بە ساڵ لە زیاد بوونان. حکوومەت وەلایەنە بەرپرسەکان چ پلانێکیان هەیە؟ ئەم شەوێمان بەرنمەیە پێشکەشەکەین بە ئامادەبوونی خێزان و ئەو مناڵانەی کە توشبووی ئۆتیزمن بۆ ئەوەی بزانین 75 خولەک چۆن ئەتوانین بەرگە بگرین و چۆن ئەتوانین تحملیان بکەین و چۆن ئەتوانین هەڵسوکەوتیان لەگەڵا بکەین. ئەی ئەگەر مناڵێک 24 سعاتی ڕۆژێک و 7 ڕۆژی هەفتە و 30 ڕۆژی مانگێک و 12 مانگی ساڵێک لە ماڵەکە تا بێت و ئەوە حاڵی بێت ئەبێت دۆخت چی بێت و ئەبێ و خێزانانە لە چ معاناتێکا بن. ئەزیزانم بەرنمەیەم شەوم بە ئامادەبوونی چەند میوانێکی بەڕێزە لە دەستەڕاستم سابیر عەبدوڵڵا کەریم جێگری سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزم، فەریدون بێوار سەرۆکی ڕێکخراوی هوما بۆ توشبووانی ئۆتیزم، هەروەها بەهار ڕەفیق نوێنەری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەروە توێژەری دەرونیە و چەند ڕۆژێکشە بۆ بڵین دەست بەکار بۆ وەکو بەڕێوەبەری سەنتەری ئۆتیزم بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. ئەوەی ئەمەوێ باسی بکەم ئەوەیە ئێمە چەند ڕۆژێکە لە هەوڵین بۆ ئەوەی وەزارەتی تەندروستی وەکو لایەنێکی بەرپرسیار و وەکو لایەنێکی پەیوەنددار بەم باسە حزوری بێ لەم بەرنمەیە. بەڵام دوێنێ دکتۆرە ڕێزان بەڵێنیدا کە دوایەوەی لەگەڵ دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی و دکتۆر خاڵس وتەبێژی وەزارەت قسەمان کرد بەڵێنیاندا کە دکتۆرە ڕێزان کە بەرپرسی تەندروستی سەرەتایی و دەرونیە و ئۆتیزمیش لە زمنایەتی لە وەزارەتی تەندروستی حزوری بێت. بەڵام ئەمڕۆ پەشیمان بۆ و دواجاریش تەنانەت وەڵامی تەلەفۆنی وتەبێژ و وەزیریشی نەدایەوە. ئێمەشە پرسین وەکووە بینن ئەوە نوێنەری وەزارەتی تەندروستی بەر لەوەی بەرنامەکە دەست پێ بکە یەکێ لە مناڵەکان وەکەوەی هەستی کردبێت کە کەمتەر خەم بوون کە لێرە حزوریان نەبووە وەرەخەکەی لێ کردەوە. ئێمە دیسان نووسانمانەوە بە مێزەکەەوە بۆ ئەوەی خەڵکیش بزانێت کە ئەوان لێرە نین. ئەمە لایەنێکی قسەکانمە. لایەنێکی قسەکانم لایەنێکی تریشی ئەوەیە کە ئێمە پێمان خۆش بوو لەم بەرنمەیە کۆمەڵەی ئۆتیزم لێرە حزوریان هەبێت کاکەمال و ڕابیعەخان و ئەو بەڕێزانە. بەڵام چونکە خەمەکە دوجار بوو ئەوە بوو قسە لەسەر ئۆتیزم بکرێت. بەڵام ئەوەی سیر بوو بەلای ئێمەوە زۆر زۆر بە ڕاشکاوی باسی یەکەم ئەوەیە کە ئەوان دوجار وتیان لەگەڵ دکتۆرە ڕۆزا کە بەرپرسی ئۆتیزمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی قسە ئەکەن بۆی بزانن بێنیان نا. ئەوەی سەیرە لە نێوەندەیە ئەوەیە کە کۆمەڵەی ئۆتیزم بە شایەتی هەموو ئەم بەڕێزانە کۆمەڵەیەکی ناحکومیە NGOیە. چ پێویستەکە پرس بە کەسێک بکرێت بەرپرسێک بکرێت لە ناو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە دامەزراوەیەکی حکومیە چی لە ئارادایە ئێمەش نازانین هیوادارین وەڵام وەربگرینەوە. کاک سابیر من دێمە لای تۆ بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک خۆتە بینی ئەم مناڵانە لێرە حزوریان هەیە و دایک و باوک و کەسوکارەکانیان سەیری چاوی هەر یەکێکیان بکەی پڕە لە معانات. من نامەوێت باری سەرشانیان قورستر بکەم بەڵام ئەوە حەقیقەتە. معاناتی ئێوە چییە؟ با بە قسەی تەقلیدی دەست پێ نەکەین. معاناتی ئێوە چییە؟ زۆر سپاس کاکە. بەڕاستی سەرەتا قسەکانم بەوە دەست پێ یەکەم کە یعنی معانات و مەینەتەکانی ینی خێزانی مناڵی ئۆتیزم ئێمە ئەوەی کە لە نزیکەوە التیماسی ڕۆژانەمان لەگەڵیان هەیە
يعني بكوتاية وبشمارة براس يعني حسب ما ممكن القام راسي بزاني أما بارك أخوي جورا بسر أما بارك أخوي جورا بسر مثلا من على كوب بسر خزانك شيء هنا وبلا متر من بيموايا متر يعني أوانيك باس ما كردوا بيموايا لباري معاناة ومينتي كان كافي يعني لا يادا كان لبونا كان ربيته لا شوبي كوتنا كان لديدار الكتابة لبلاو كلاوية يعني بهم الرجال كان براسيل الرجال كان إما باسم حالته ما كردوا يعني إما بما خوش براسي أو برزاني كبتابتيوك بربرس لوزارتي تندرسي كسكلير بوي إما رويدا ممكنة أو براسي بلا مداخل يعني شنكي باشا شي بالنسبة لوزارة كار وكاروباري كومالاتيا وكانيونري وزير ليرة حضوري بله اما براسي سباسي وزارتها كاين يعني حتى راديك السليماني من وكو سليماني قساكم بدل ما انا وهاتو انت راديك اما او شوين براسي درجاي يعني مرباتي كشتي كاروباري كومالاتي سليماني مرباتي كمان دماني سليماني هرويتو سنتركان يعني كراوبن بويا ما هركاتيك شو بين حضور ما نبوا به وأنا أوانش بس الفراواني ويعني دواكاري ومعاناتي من ليور قلتون بلام لقال وش هيشتا كم ترخمية كي زور هيا كم ترخمية كان ذكري بتشان خالق أما جاب كم ترخمية كان بس شان خالق من أما جاب يك دواتريش يك كتشين سريان بله كم ترخمية كان أويا إمال صالي 2000 نو الأخ إسلاماني كومالتيزم دز بكاربوين وأنا يعني روجانا إما حول من داوا برنامج رجيب كينو بلان دابر رجل بوي كشيب كان وشينا كان من خوم ببردوامي لكاركابم يعني هول من داوا براسي بو او سنتريك لسالي 2014 هات برهم كاويش با هول من دوني اما وهروها هاوكاري وزاره كباري كومالاتي وهندي لاني تر كاكريت مثلا احنا بينين لسلاسي اشخاص لسلاسي دام دزگاه برس پارێزگاری پێشووی ئیسلامانی بەڕاستی هاوکار بوو زۆر لەگەڵمانە ئێمە چەند جار چوینەتە بارگای پارێزگا وەکو کۆمەڵا زۆر بەباشی پێشوازی کراوین و معاناتەکانمان بەڕاستی زۆر ینی ئەکرێت من ئاماژەی پێ بەم کە وەکو خۆت ینی فەرموود لە کاتی پێشکەشکردنەکەی بەڕاستی کە ینی خێزانی مناڵی ئۆتیزم لە ڕۆژێک و لە ساعاتێک و بیکرا تاکو تێکرای ساڵەکە هەر لە معانات و لە مەینەتیایە يعني أم من أرانا براسي يعني أركبركان زورة تشيشان زورة أبي يعني وقت من شيء أساسي كوملقا من زور ما بسمة يعني بينا راني أزي زور ما بسمة من أم بريزانم همو بان كردو ليرلم برنامج حضوريان بيت أواني دايكو باوكي أو من ألانن كحالتي أوتيزم يعني ياخد توجبوي أوتيزم من زور دلقرانة بن زور بريندارة بن بويكا من ألاكانيان لنيوان دو كواني بشيت بزانديت چونکە زۆر جار پیان وتراوە کە ئەم مناڵانە ناساغن و لە ڕووی نەفسیەوە تەواو نین و شێتن و ئەم شتانە ئەم مناڵانە شێت نین هەر وەک چۆن ئەبینی ینی مناڵێک لەگەڵ لە زگماکیە بکەڕە لاڵە نابینایە یا هەر حاڵەتێک ئەمە ژێکێکە لەو حاڵەتانە بۆیە مەبەستمە لەم بەرنامەیە ئەو هۆشیاریەش بڵاو بێتەوە کە کۆمەلگە احترامی ئەم دایک و باوکانە بگرێت چونکە ئێمە مناڵەکانمان ساغا معاناتمانەیە چجا ئەگەر مناڵەکانمان لە حاڵەتێکی تایبەت دابێ ئەبێت چ معاناتێکمانە بێت کاک فەریدون دیسانەوە بە پرسیارێکی تەقلیدی دەست پێ ناکەم هەماهەنگی ئێوە چۆنە لە نێوان سنتەرەکان کۆمەڵەکان لە هەولێر چونکە ئەوەندەی منم دوو سێ ڕۆژە خەریکی ئەم بەرنامەیە مەستەکەم حەساسیەت هەیە لە بینتانە لە بریەوەی هاوکاری یەکتر بن بۆ ئەوەی ئیشێکی باش بکەن وایە بۆ کۆمەڵەکان بەڵێ بەس بۆ سنتەر نە وەکو بە حکومی ئێمە هەم لە سلێمانی لەقمان هەیە و هەم لە هەولێر ئۆفیسی سەریشمان لێرەیە لەگەڵ وەزارەتی کار یا وەزارەتی پەروەردە یاخۆ سەرکەرەکانی ئۆتیزم لەگەڵ هەردووکیانە هەماهەنگی پەیوەندیمان هەیە و خولانی ئێمە چی لە هەولێر کردومانەوە کە سێ خولە لە سلێمانیش دوو خولە لە هەردوو خولەکە کۆمەڵەی سلێمانی و سەنتەری سلێمانی و لێرە سەنتەری ئۆتیزمی هەولێر و نەخۆشخانەی گەردوونی بەشدا بەڵام بەداخەوە لەگەڵ کۆمەڵەی هەولێرە بەڵێ ئەو هەماهەنگیمان نیە ئامادە نمونیشان لەوێ وەڵام بێ بۆی کە هیچ شتێکتان کرد هیچ چالاکیەکتانە بوو بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوێمە لە 2 نیسانە یادی 2 نیسانمان کردەوە ڕۆژی جیهانتیزم نەک بۆی وەکو یادەکەی ئۆتیزم بکەینەوە ئەمە چونکە باوەڕمان بە یادەکە نیە و پاریش بایکۆتمان کرد چونکە لەبەر ئەوەی لەوەتی ئۆتیزم لە کوردستان فەرح کراوە ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە بەرەو خراپتر دەچێت بەرەو باشتر ناچێت حکوومەت لانی پەیوەندیدار وەڵامگۆ نییە بۆ کێشەکان و گرفتەکانیمە کەواتە ئێمە لەسەر بنەمای یادمان نەکرد بەڵکو لەسەر بنەمای ئەمساڵ یادمان کردووە کە 6 کتێبی تایبەتمان هەبوو بە مەشق و ڕاهێنان بە دیاری دابەشمان کرد بەسەر دایک و باوکانی مناڵەی ئۆتیزم لەسەر بنەمای ئامادە بوو
لە کۆمەڵە شخصێک ئامادە کێمە بە ڕسمیش داوەتمان لایەنەکانی تر ئەوانەی بانگێش کرابن هەموویان ئامادە بوون ئەوانەی کە وەزارەتی تەندروستی دیسان بەداخۆ پارێزگاری هەولێر حزوری هەبوو نەخێت وەزارەتی ئێمە داوەتنامەی فەرمیمانە لەو کاتێک ئێمە چین بە کێشەی زەویزاری تەجاوزی هەولێرەوە خەریک بوون باشە تا چەندە ڕاستە کە لە ئێستاە لە ڕووی ڕاگەیاندنی شەوەک و پێویست ئەم ساڵ بە شێوەیەک لە شێوەکان بڕیاریەوە درراوە احتیمام بە ئۆتیزم نەدرێت ئەمە تا چەندە ڕاستە نا شتێک نییە بڵێ هەست ناکەن لە چاو ساڵانی پێشووە ئۆتیزم ئەم ساڵ کەناڵەکانی ڕاگەیان ئێستا NRT ئەوە ئەمە دووەمین بەرنامەیەتی لە NRT دووش بەرنمەیەکی دیکە کراوە ڕاستە نا شتێک بڕیارێکی مطلق نییە ڕاهانیە بڵێ ئەم ساڵ کەمێ بایەخ بە ئۆتیزم نادێن شتێک شیوانیە ماکەوێتە سەر سیاسەتی خودی کەناڵەکە ئەین بە پێچاوانەوە بەداخەوە تا ئێستا کە هەندێک کەناڵ هەیە تا ئێستا کە ڕۆژ لە ڕۆژان باسی ئۆتیزمی نەکردووە کە مێژی کرد و درێژی لە پەخش و ڕاگەیاندن هەیە بەڵام کەناڵ هەیە لە ماوەیەکی کورتە چەندی جار کەوسێک کەناڵی کە زۆر متابعەم کردەوە کە جێگەی دەستخۆشە NRT ڕووداو TV کوردستانە کەم سێ کەناڵە بە بەردەوامی ئیشان لەسەر ئۆتیزم کە بەڵام بەداخەوە کەناڵێکی تر یەک دنیا کارمەندی هەیە کە لەشکری لە کارمەند و لە بودجە و لە پشگیری هەیە بەڵام تا ئێستا کە بەداخەوە ڕۆژە لە ڕۆژان ناتوە باز لە معاناتی ئۆتیزم کات نەخێت ئەوە شتێک نییە مطلق نییە قسەی من دێمە وڵات بەڵێ بارخان بەخێر بێن ئێوە نوێنەری وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتین لەم بەرنمەیە ئەزیزانم بۆی ئاگاشتان لەوە بێت ئەم مناڵانە لێرە ئەسوڕێنەوە دەستکاری کامێراکانەکەن بۆیە لە ڕووی هوەریەوە ڕەنگە کامێرا بجوڵێت کادرەکە وەکو پێویست نەبێت ئێمە داوای لێبوردنەکەین حاڵەتێکی تایبەتە و بە مەبەستیش پێمان خۆشە لێرە حزوریان بێت بۆی بزانین معاناتەکان چون بارخان هەستەکەن ئێوە لە ئاست خەم و ویست و کێشەی ئەم خێزانانن کە ئۆتیزمیانەیە کە ئەمە نمونەیە لە 1970 کەس زۆر سپاس ئێمە وەک وەزارەتی کار چەند خەمیشمان بێت چەندیش لەگەڵ هەستەکانێ هەر ناگەینە ئەو معانات و ئەو کێشە و ئەو قەلەقیانەی کە خێزانی ئۆتیزم هەیەی ئێمە چەندیش یارمەتی بین هێشتا ئەوان هەر پێویستیان پێدی جێکم عالەمی ئۆتیزم جیهانێکی ئەفسوناویە ینی من ناکەم قسەی ئەوەی کە بڵێم قسەی بریقەدارتان بۆ ئەەکەم بەس بەڕاستی مناڵی ئۆتیزم و خێزانی ئۆتیزم ئەبێ ئێمە بچینە جیهانەکەیانەوە نەک ئەوان بێنە جیهانی ئێمەوانێ چەندە چوونەتەوە جیهانەوە برای بەڕێزم من ئەتوانم بڵێم لە وەکو چۆنەڵی نقطەیەک چۆنڵی یەکەم خۆتۆمان دەست پێکرۆ چەکەم چەند بڵێن کردومانە هێشتا هەرکەمە بۆ خێزانی ئۆتیزم لەبەرێ ئەو معاناتانی ئەوان هەیەە بەڕاستی معاناتێکی زۆر گەورەیە و نەک تەنها وەزارەتی کار ئەبێ بایەخی پێبا ئێستا من هیوادار بووم ئەم لام و ئەو لام نوێنەری وەزارەتی پەروەردە بواە لەگەڵ وەزارەتی تەندروستی بواە لەگەڵ وەزارەتی دارایی بواە لەبەر وەزارەتی تەندروستی کە لەم بەرنامەیە حزوری نەبووە کەم تەرخەمە بەتەکید لە بەرنامەکەت بۆ نە بەرنمەیەکی سیاسیە نە لایەنێکە نە بۆ قسەکردنە لەسەر لایەنێک نە من ئێستا من پێم خۆشە کە هاتووم تایبەتە بە ئۆتیزم وەک نوێنەری وەزارەت و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی جەنابی وەزیرکە ئەو ئەرکەی پێڕاستپاردین کە لە نزیکە و گوێمان لە معاناتەوە لەو ئێمە ئەزانین معانات و کێشەکانیان جێ بەڵام خۆشترە کە بتوانین ئەوانیش دڵخۆشتر ئەبن کە ئێمە بەرەوڕێ برای بەڕێزم ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەگەر بتوانم ئەو ئاماژە بە هەندێک شت بەم ئێمە وەک مناڵی ئۆتیزم 426 مناڵی ئۆتیزم هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمارە فەرمیە بڵێ یعنی لە هەموو کوردستانە 400 نەک ئەوەنە برام ئەوەی کە موچەی کەم ئەندامان وەرئەگرێ وەک مناڵی ئۆتیزم یعنی چی کەمەندا هەیە موچە وەرنەگرێ بەڵێ بۆ موچە وەرناگرن من ئەویان ئەوە ئیترەکەێتەوە سەر لوژنەی ئەوە وەزارەتی سەحە ئەگەر لێرە بێ عنی وەزارەتی تەندروستی عنی لوجانی وەزارەتی تەندروستی من ئەمەوێ بەرچاوڕوونی بەڕاستی کۆمەڵە زانیاری موچەکە 150,000 دینار بۆ معاناتش کە وەرێگە وەرە سەری ئەو بینایە بکەی کە سنتەری نەوای کۆنی پێ ڕەنگە لە ماڵەکەیە بەس بای 400,000 بەس شت بشکێنێت و شت بدڕێنێت هەر خێزانەکە لەناو ینی قڕوس و پا و ینی هەر دایرە ئەوانەی موچەیان ئاماژەم بۆیان نەک بۆی بڵێم باسی موچەکە بکەم بەس یعنی وەکو ئامار کە بۆت ئێمە خوارەوانە ئێستا باسی لێ ئەکەین ژمارەیەکی زۆر لە خێزانی کەسانی خۆیان بێداژی تایبەت هەروە بێتەوە خێزانی ئۆتیزم بە تایبەتی لە سلێمانی لە هۆبەی کەمەندامان لە ساڵی 2012 فایلەم بۆکراوە فایلەم بۆکراوە بە کامل معلوماتەوە ینی فۆرمێک هەموو شتەکان پڕکراوەوە هەموو زانیاریەکانی تایە بە حساب ئەمە حکوومەتی هەرێم 150,000 معاشیان بۆکە
لە 2012 ڕازی بوون بە 150,000ەکە يعني ما بس الرازي بون أوي كخزانة كان رازي بون ياخو أول أسر سيستمي كم أندامان أو إيش مبلغ يعني حاول في داوستي تايبت بريقني خزان بير رازي أصلا بدردي زمان فرمود يعني أوي كم من علاقة بيوسي دي لحفتية بس هو فزاز درناش يعني خيب يعني زور بي خزانة كانش حاسة ما بزانيش بزاني يعني هجار الناس زور هجار يعني براسي زۆر بوبلا أما براسي يعني أجر وابد منالي وتسم همو منالي لپیش از تلجنی وزارتی تندرستی لی تشخیص کرده که تشخیص آنیده با وزارتی که جنیده با وزارتی دارایی که آتر درجه که لبنی وزارتی کار وزارتی دارایی جوازیه تشخیص زیاده را موچار وزارتی دارایی کم تری دیمولا زۆر بارخان بابین سرم 150,000 یوم 150,000 قراری لیدن و دابشیکن خوی بپی راپورتی پزیشکیه که تشخیصك او درجه او حالتك تحديد اكريتو بوشيوه اما برياتي چاوديري تايبت من هي وكلوي هل اصلا بوكاره يعني بنالك بفي حالتك نخر كبريار اري او منالك او سيستم الشملي اكايانا كم درجات هي او كغرتيوا 150,000 فيدري بله وكو همو خاون في داوستي كتابت كلا كردستان ولا هريمه بالتاكيد او من تمناكم يعني اما اسابو باواز للتمنى بينين بار خان ايوه تكاد يعني باوك ودايك وكو باوك قصنكي وكو من بيشكشكار من بومني الرئيبم قصنكي توجيتي بربرسي تونيو نري وزيري كار وكاروباري كوملاياتي لم برنامج واز للتمنى بينين ام 150,000 كم نيه بالتاكيد ام ظروفي اسا كيمتي كوتين بيويستك زياتر بكريت بو اوي كبتوانين بله شي بوكن داني شنو راضيه بن اخر بويم اسامن بيموتي حز اكن كا نركان غير باسي خوتانم بوكا والله او اتر جاري اول واقعك اول واقعك بس وازم بيشتر چن بو وازم بيشتر كم تري اخر بارخان 6,000 يعني 6,000 بو بيشتر 6,000 بو 150,000 يعني اما بله بريزاني داش فيكني تۆ چیەکەی تۆ بەڵێنی چییە دەی لێرە من وەک توێژەرێکم وەک بەڕێوبەری سنتەرێکم وەک نوێنەری وەزیرم هیوادارم کە ئەوە تۆ تەخویل کراوی تۆ سەرپشت کراوی لەوە چی ئەڵێی بەڵێ چیان بۆ ئۆکەی بەڵێنی چی بۆ خەڵکادەی بەڵێن من ناتوان بە من بوانی کە بەڵێن بم ئەوە خاوەن بەڵێنە بەڵام من ئەڵێم ئەگەر ئێمە بتوانین لەو قەیرانە دەرچین و نوێنەری لەگەڵ وەزارەتی داراییە بينين وزارتي داري تبقينين لنا خوشي اوتيزم ومعاناتي خيزاني اوتيزم بو اوي بين بدن او طلبانه وكتوجيه يعني اكريت او كاتمنه وانا ملامي جنابت بموانه براي بريزم اكو بيموتي كشي اوتيزم تنها بلاين بالدواء بو من دالاني اوتيزم كجيغي باستيت براي بريزم اكو بيموتي من طازه ليدس بكاربو مهاتمه خدمه جنابتان بالنسبة هوليروا أو كتابنا كلاي بريكاك فريدون بوي بالنسبة هوليروا صو 86 كور هي كأوتيزمي هي أو قانون الشملي كردوا لقل تشلودو كتا لسليماني 61 كور هي لقل 25 كتا لدهوكيش 88 كور لقل 24 كتا كحالتي أوتيزمي هي للاي إما وزارتي كاروباري كومالايتي بلام لو إحصائية من بجناب تمد 55 من علي أوتيزم سود من دلا هر سيباريزغاي هرم لا سنترى حكومية كان لا سنترى حكومية كان 55 من علمان هي ما لها لكواوي سنترى حكومية كان كم سنترى حكومي مانية سي سنترى حكومي مان هي لسليماني وهولير ودهوك باشا بلا براي برس لها ولير شانزا كور مان هي بلا كم نية اخر اسافت على مراكم لها ولير شانزا كور لقل كتشيكا لسليماني 22 كور لقل شوار كتشا لدهوك دكور لقل دوكتشا كسود مندن لسنترى حكومي لوزارتي كاروباري كومالايتي في اوتيزم باشا براي برس لو حالته اما استا وقت سنتري اوتيزم من تمناكم سيتا بنجام من الورقيرت بلام اما شوار قاعمان هي لبنايه كتشوفا قوتي ورقرتني شن من عليانه استا اگر من وقت توجري كي دروني كلا صالي هشتاونو توجري دروني اگر بيم بري من علم او سنتري خوي قوتي شوار من على هر قاعيبه من على كتابه بس تافكي كامله وكف سەرپەرشتی بکە بەڵام ئێمە ئێستا جێگاکەمان حکوومەتێکی گەورە سنتەرێک دروستەکە بۆی 4 مناڵی تیاابێ یەک دقە من ئەڵم ئەگەر بەوە بێ بەڵام ئێستا ئێمە 4 قاعمان هەیە براکەم هەر قاعی 4 مناڵی تایە کولی قاعەیەک توێژەرێکی کۆمەڵایەتی دوو مامۆستا لەگەڵ چاودێرێک لەناو قاعەکە لە 8 بیانیەوە تا 12 مناڵانەی کە ئەم سنتەرە نایەنگرێت ناچنە ناوی چی بکەم
بنسبة سنتري عفوا سنتري حكوميانه اما لا 5 ساڵەوە وەری ئەگرین هەتاکو 12 ساڵ تەمەنا ئەەکەم ئێستا ئەگەر سیستمێک دابنرێ و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانە و لەگەڵ کۆمەڵەکانە بتوانین تۆ هەر تەمەنا ئەەکەی ئێوە نەبێ سیستم دابنن ئێمە بەڵام حکوومەت سیستم دائەنێ بەڵام ئەبێ هەماهەنگیەک هەبێ براکەم بەس بە تەنها وەزارەتی کار ناتوانێت لەگەڵ وەزارەتی تەندروستی یەکەم داوامان کردووە ئەوە لێرەش نوێنەرەکان حاضر نەبووە من ئەوە تا تەڵەبمان کردووە کە دکتۆریان بێ سەردانمان کە تا ئێستا سەردانیان نەکردووی داواتان لە وەزارەتی تەندروستی کردووە کە دکتۆریان بێت سەردانی سنتەرەکان کە ناتوان ئەو هیوادارم وەزیری تەندروستی گوێی لە مەژێ من حەزەکەم وەزیری تەندروستی لێرەوانی گوێ بێ و یارمەتیمان بە چیتر چ معاناتێکی ترتانەیە لەگەڵ حکوومەت و لەگەڵ وەزارەتی تەندروستیە من لەگەڵ معاناتم نییە برای بەڕێزم بەس من واقعەکەت پێ ئەڵێم نەهاتم من پێت بڵێم ئێمە وامان کردەوە وعد بین من ئەڵێم ئەوە واقعی ئێمەیە ئەوە واقعی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە کە کارەکە خۆی تازەیە ئێمە 6 ساڵە دانراوە سنتەری ئۆتیزم لێرە 6 ساڵ تازەیە بنسبة جێگاکانی کەوانێ هەتا حدێک ئێمە ئەتوانین چاکەم ئەو 6 ساڵە ئێمە لە ظروفێکی خاصا بووین بەس یەک ئضافەکەم بنسبة ئەوانێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە سلەیمانی لە حەڤەی دووە بینای سنتەرەکەی ڕاگرتووە لەبەر قەیرانی دارایی لەسەر مەساحەی 3000 مترە کە 1800 متری کراوە بە بینا بۆ بناڵی ئۆتیزم لە دهۆکیش لە سەقفی یەکەمە هەر ڕاگیراوە لەبەر قەیرانی دارایی لە هەولێریشە عەرزەکە وەرگیراوە لە گەڕەکی هەولێری نوێیە عەرزەکە تقریبا 3000 مترە وەرگیراوە و خەریتەکەی لەناو وەزارەتە حازرە و دیزایانی بۆ کراوە لەسەر قەیرانی ئابووری ئێمە هەموو لە هەرێمی کوردستانە ئەژین دێمەوەلات ئەو قسەی زیاتری لەسەرەکەی باکە بەڵێ ئەزیزان وەکووە بینن لە سلێمانی لە سەقفی دووەمە لە دووەکش لە سەقفی یەکەمە لە هەولێری شێشتا نەچۆتە سەقف لە دوای ناوبڕەکە بەرداوامەدین لەگەڵتان ئایشتا لەسەر عەرزە بەڵێ بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لەبێت لە بەشی دووەمی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان وەکو خۆتانە بینن بەرنامەیەم شەومان تایبەت کردووە بە ئەوەی پێ وترێت نەخۆشی ئۆتیزم و ئەوانی کە توشبووی ئۆتیزم و حاڵەتانی کە لە کوردستانەیە و بە ئامادەبوونی دایک و باوک و خێزان و مناڵەکان لێرە ئێمە بڕیارمەدام بەرنامەیە بکەین بۆی بزانین 75 دقە لەگەڵم مناڵانە چەندە سەخت و چەندە تەحملی ئەوێت و هاوڵاتیانیش و خەڵکیش و بینەرانیش هەست بە معاناتی ئەم خەڵکە بکەن و لە بری ئەوەی باریان قورس بکەن باری سەرشانیان سوکتر بکەن کاک فەریدون تێبینیەکانی تۆ لەسەر قسەکانی بارخان لە پێشناو بڕاکە وڵا بەهادخان کۆمەڵێک شتی عادسکە سایبەت دانەدانەجەم یەک لەسەر مەسەلەی موچە هاوکاریەکە 150,000 ئەوی بەستێ چوار مانگ جارێکە کرێ ئەدرێت کە پێمە 150 بەداخەوە بۆ خولی پێشتی پەرلەمان بەداخەوە بۆ خودی پەرلەمان تا دەکەن کە دەنگیان بەو یاسایەدا کە مەندامێک لە ماڵەوە کە نتوانانی یش بکات خێزانی هەبێت کە چی بێ بە 150 بژیر بەڵام پەرلەمانتا بخی بە 7 ملیۆنی بڵێ نتوانم بژین بەداخەوە کە 150 بەشی پێکە ئادەقی وان ناکات بەپێی یاسای ژمارە 22/2011 کە مافی و امتیازاتی کەمەندامان ئەڵێ کۆمەکی پاراستنی کۆمەڵایەتی زایدین ڕێژەی پەککەوتن بەپێی ئەم یاسایە کە لێرەشا بە ڕێنەمایی وەزارەتی کار ژمارە 2012 ڕێنەماییەوە ڕێژەکە چۆن دیاریەکە بووە لە یەکی 2012 زیادەی موچەی کەمەندامان زیاد بکرێت سەرف بکرێت ئەن یاسا حکوومەت وەزارەتی کار و وەزارەتی داری موچەی 3 ساڵی کەمەندامان قەرزانن بە سەرکوی سەرجەم کەمەندامان بە مناڵی ئۆتیزمیشەوە کە بەپێی ئەو یاسایە بووە لە یەکی 2012 کە دیسان کەمەندامان لە شوێنێکی تر ئاماژەت پێداوە لە یەکی 2012 واتە نزیکەی 40 مانگ دەبێت 40 مانگ حکوومەت موچەی زیادکراوی کەمەندامان و منداڵانی ئۆتیزم قەرزدارە دەخوازین ئەو قەرزە بدرێتەوە و نەفەوتێت کە باس لە بەشی سێم مافەکان لە لیقی یەکەم کە لێرە باسەکە ئەڵێ کۆمەکی پاراستنی کۆمەڵایەتی زایدین ڕێژەی پەککەوتن دوای وەزارەتی کار هاتە ڕێنەمایی دەستکرد لێرە ڕێژەکانی کەمەندامانی دیاری کردووە بەپێی ئەو ڕێژە زیادکردنە کە لیژ نەکراوەتەوە دووبارە لە بوای ئۆتیزم مستەجەم کەمەندامان وایە موچەکان بدرێت بەڵام بەداخەوە 40 مانگە تا ئێستاکە حکوومەت ئەوەی نەداوە ئەمەش 150,000کەش نەدراوە 150 درا و زیادەکە لە چی هەتا 250,000 ئەوە زیادەکە لەوە زیاتر ناڕوە ینی سەقفی ئەو پەڕی تر کەم ئەندامێک کە لە ماڵەوە کۆتبی وەکو مردوو وابێ حکوومەت 250,000 پێڕاوە بینیوە وەکو مردوو 250,000 ئەمەی وەزارەتی تەندروستیە کە 339 ناوە 2012 ئۆتیزمە لە 100%
ئەبواە لەیەکی ئەبووە لەو تاریخۆ جێبەجێ کرێت بەداخۆ تا یاساکە وەزارەتی کار وەزارەتی دارایی ئەوەشیان جێبەجێ نەکردووە ئەمە بۆچی بەڕێی تۆ بۆچی ئەمە کراوە ینی ئەمە ئەکرێت پەرلەمانێک ئەکرێ وەزیرێک ئەکرێت ینی سەرۆکی حکوومەتێک کە لەسەری هەڕەمەکەیە ئاگادار نەبێت کە خێزانێک یەک مناڵی ئۆتیزمی هەبێ بە 150,000 هیچی پێ ناکرێت ئەمە بۆ دانراوە ئەمە لە کاتێککە دانراوە قەیرانی ئابووریش نەبوو نه هیچ پێنجی بە ئابووری 2012 لە کاتێککە کراوە قەیرانی ئابووری بوونی نەبووە 150,000 لەو یاسای دووشتی تایە پابەندی دارایی تایە موچەکەی سیستەمی بەخێوکەدەکە لەو کاتایە 2012 مە قەیرانی داراییمانە بە قەرز قەیرانی یەک شتێکمانەیە قەیرانی تێگەیشتنی حکوومەتمان هەیە بۆ ئۆتیزم کە تاسەکە وەکو هاوڵاتی پلە دوو ئەو بینایی دانراوە لە هەولێر من نانی معلوماتم لایە لەم بەرنمەیە خەمەڕوو ئەو بینایی دانراوە چییە ئەوترێت گەندەڵی تیاکراوە ئەوترێت ناحەقی تیاکراوە ئەوترێت نازانم کەمە بینە ئەوەی لە هەولێر کراوە ئێستا من ئەمە دەستەی وەبەرهێنان بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان هەولێر ئەگەر کامێراکە وەریگرێ بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوە و زانیاری باری پرۆژە مۆڵەتی کارپێکراو لە ڕێکەوتی 1/8/2006 تا 6/4/2015 کە سوتفە ئەمڕۆی کردووە 6/4 ناوی وەبەرهێنەر مەیسون حسێن جاسم سێکتەر خزمەتگوزاری ژمارەی مۆڵەت 76 ناوی پرۆژە ئەلعەتا ئینتەرناشنەڵ سیتی هەولێر بەحرکە 8/4/2013 سەرمایی پرۆژە 97,500,000 دینار ڕوبەری دۆنم 31,000 دۆنمە یا 31 دۆنمە بەڵێ بگورن چی لەسەر دروست دەکرێت؟ ئەملاخە بە دۆلارە کاک بە دۆلار بە دینار نیە ملیۆنەکە دۆلار 97 ملیۆن دۆلار 97 ملیۆن دۆلار و نیو بەڵێ 97 ملیۆن دۆلار و نیو بەڵێ 6 قوتابخانە بۆ خاوەن پێداویستی تایبەت تایرە ئاساییە نەخۆشخانەیەکی 100 قەرەوێڵەی بۆ خاوەن پێداویستی تایبەت لە باڵەخانەیەکی 8 نهۆمی ئەمەش ئاساییە وەرشەی ڕاهێنانی ئافرەتانی خاوەن پێداویستی تایبەت ئاساییە کارگەی دروستکردنی دەست و پێی دەستکرد ئەمەش ئاساییە 100 خان و بۆ حەوانەوەی کارمەندان ئەمیشیان ئاساییە بەڵام ئەوەی نائاساییە باڵەخانەیەکی 15 نهۆمی بۆ سنتەری بازرگانی و کافتریا و ڕێستۆرانت و هۆتێلێکی 100 ژووری هەروەش تیاکرێ هەروەی تیاکرێوانی تیان ناکرێت ئەوە کاکسابیر ئەڵەبەزەوەی تیاکرێت باڵەخانەیەکی 15 نهۆمی بۆ سنتەری بازرگانی و کافتریا و ڕێستۆرانت و هۆتێلێکی 100 ژووری کارگێڕی و باخ ئەمەی بۆ چییە بینایە کە تایبەت بێ بە خاوەن پێداویستی تایبەت ئێمە نازانین تکایە وەڵاممان بنەوە ئەی تۆ چیڵی کاکفەرمی منەوە لە سەرەتاوە ئاگام لێ بوو ئێمە لە سەرەتای 2012 کەەوە مەیسونخانە خەڵکی مووسڵە بەڵێ خەڵکی مووسڵە لێرایی کاوە بەرێنە بەس بەناوی ئیماراتەوە کە پێمە کۆمەڵە کەسی ئیماراتی لەگەڵیان هاوکارن لەگەڵا کۆمە کە هات بەناوی کۆمەڵگەی کەمەندامان ئەم پرۆژەکەی ئەو دووشتاوەی کە بۆ ئێمەی باس کردو هەچەنە من لە سەرەتاوە لەگەڵا بوون دوای کشامەوە لە پرۆژەکە بۆ کشایتەوە ناشەفافیت هەبوو کە من لی تێ نەگەیشتمە مەچیان کە من لی تێ نەگەیشتم لە شتەکەم تەناوەک ناو بەکارهێنراوە لێ دووشتا یەک بەشێکیان تایبەتە بە کەمەندامان بەشێکی بازرگانیە ئەتۆ ئەم دوشتی دەمج کردووە بێکەوە و لە دەستەی وەبەرهێنانیش وە لە دەستەی وەبەرهێنانیش وڵاتی سێکتەر خزمەتگوزاری ئەزانم و باڵەخانەیەک ئوتێل و کافتریا ئەم شتانەی خزمەتگوزاری خۆ بە بەلاش دەسوازی لە خەڵک لەم هەفتەیە وەزارەتی کار دەبێت بە هەر خەن جواباتەوە وەزیری کار و وەزیری کار چۆ بۆیە سوزی کە سەردانی کردووە وەزارەتی کار مۆڵەتیشتەکانە نەڕۆین بەخەنگوێت لە قسەکانە بوو دووبارەی ناکەمەوە ئەمە 97 ملیۆن دۆلار و 500,000 دۆلاری بۆ تەرخان کراوە 31 دۆنمە ینی دیسانەوە ناچمەوە سەر شتەکان ئەمە چییە ئەوە ئاگاتان لێتی من هیچ معلوماتێکم لەسەرۆنێ برای بەڕێزم منەمە ئاماژە بە یەکشت بم کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی و من بەش بە حاڵی خۆم ئێمە هەر سێکمان لەم 2 ساڵی ئەخێرا و جەنابی وەزیریش خۆی هەر کە تازەی و بریش بەڵام ئەوە وازم ئەوە دارعەتاءکە ئەو ڕۆژە جەنابی وەزیریش سەردانی کردبوو ئەوەی بەحرکەیە ئەوە خۆی سنتەرێکی ئەهلیە بەڵێ خۆی سنتەرێکی ئەهلی دەستەی وەبەرهێنان بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر ئەوە من وەک نوێنەری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لێرەم برای بەڕێزم کاگیادگار من ناتوانم یعنی من نوێنەری وەزارەتی کارم ئەتوانم لە خلالی ئەوەی خۆما من پێ بڵێم بەڵام ئەمە باس لە شتێکە کات ئەبێ بۆ شتێ بێ کە ببێ بە هاوکار بۆ وەزارەتەکەی تۆ ببێ بە هاوکار بۆ سنتەرەکەی تۆ بەڵام ئەوە تا باسی باڵەخانەی 15 نهۆمی و سنتەر و کافتریا و هۆتێلی 100 ژووریەکە بەڵێنە دەی لێرە بەدواداچوون بۆم قەزیە بکەین لە خانوویەکان وازم لە عینکاون ئەڵێ من نەمدیەوە سنتەرەکان فەرقەکە پرۆژەکان فەرقەکە ئێستا سنتەریشان تۆ بەڵێنە دەی کە بەدواداچوون بۆ مەسەلەیە بکەی بۆ بێدەنگی من پێم وتی وەزارەتی کار و بار وەکو نوێنەری وەزارەتی کار و بار لێرەم تۆ ئەڵێوە دەستەی وەبەرهێنان نووسراوە وایە برای بەڕێزم دەستەی وەبەرهێنان دەستەیەکی حکومیە دەستەیەکی حکومیە من نوێنەری وەزارەتی وەزیر باشە
ئێستا ئەوەی بۆم باس کردی ئاسایی بوو بە تۆر بێدەمێنیتەوە با خانوە نابێت برای بەڕێزم ئاسایی بێ ئەگەر پێم بڵێ ئاسایە بڵێ ئاساییە ئەگەر بەپێ ئەو بێ کە جەنابەت باست کردو خۆی نابێ وابێ خۆمان نەمان خۆی نابێ وابێ بەڵام شتێکیش ئینسان هەتا نەگاتە دلیلی یعنی ئیسپات لەسەری تۆ ناتوانین هیچ حکمێکی لەسەر بێ ئەوە مجرد وەزیفەیەکی ئیسپات لێەوە چیەکەن ئەوە جوابەکەی بۆ کەسانی پسپۆر کە لەو بوارە بتوانن جواب بنەوانێ ئەوان ناتوانن جواب بنەوانێ خۆی ئامادەنەبوونی بەرپرسێکی ڕسمی باڵا لە بەرنامەیەکی ئاوایە کە بۆ توێژێکی مناڵانی خاوەن پێدەستی تایبەت خۆی بۆ خۆی گەورەترین کەمتەرخەمی و شەرمەزاریە بەڕاستی یەکەشی یعنی ئەبوایە کەس یعنی حتا ئێمە لە یادەکەش لە دوی شوار لە سلێمانی گەورەترین یادمان کرد لە تەوەر بەڕاستی نیە یەک بەرپرس نهات غەیری وەزیری پەروەردە بە سوپاسەوە سوپاسەکەنی کە لە هەولێر و تەشریفیان بەرپرسەکانتان باکێش کرد بستێتان باگەش کرد بوو بە تایتڵ بە ناونیشان بەبێ ناوێنان هەمویان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر لە وەزیرەوە تاکو جەنابی وەزیر لای ئێمە بوو ڕۆژی دووەمان لە سەنتەری ئۆتیزم بوو تاپۆنیەوە ئەی بڵێ توانین نوێنەرێک بنێرێ بۆ سلێمانی بۆ نهات ئەوەیان ئەوە وەزارەتی تەندروستی دکتۆر میدان نهات پێتان وایە بۆ نهاتن وەزیر نهات ئێمە هەموو مدیر عبارە بەرەگشتەکانی غەیری وەزیری پەروەردە مناڵەکان ناکە سنتەری ئۆتیزم لە هەولێر هەیە لە سلێمانی شەیە لەگەڵ خێزانەکانی بۆ نییە بڵێ هەموو مناڵەکانی سلێمانی شاتون بۆ هەولێر بە حسابۆنەکردنە بەڕاستی بۆ معاناتی خەڵک یعنی ئەبێ لێرەوە نقطەیە دانین اینجا دوای نقطەکە بزانین چیەکە نەمانە بەڕاستی تا ئێستا هیچیان نەکردووە هیچیان بۆ مناڵی ئۆتیزم نەکردووە من لەم کەناڵە بەڕێزەوە ڕایەگەێنم کە ئێمە 8 ساڵە بەڕاستی نییە پەنجەمان دەستمان بە هەموو شوێنە بردووە چوونە دەرگای هەرهەمیانمان داوە یعنی غەیری وەکو ئیستیجابە غەیری پارێزگای پێشووی سلێمانی هەروە پارێزگای ئێستاش بە سوپاس یەکەم کە ئەیەوێت هاوکارمان بێ کە کار بکات لەگەڵمان باوەشیان بکردونێتەوە بەڵام هیچ بەرپرسێکی ڕسمی باڵا کە خاوەن بڕیار بێ بەڕاستی ینی لە عەزماناتی ئێمەیە یعنی من یەک کاک سابیر قسەکانت تەواوکەی بۆی بچم گوێ لەو من ئەڵێم خۆزگە بەرپرسانی حکومیش وەکو مناڵانی ئۆتیزم کاک سابیر تۆ فێڵ و درۆیان نەزانیە فێڵ و درۆیان نەزانیە تۆ مناڵی ئۆتیزمت هەیە چەند مناڵت هەیە یەک کاک فەریدون تۆ ئەنی ئەمانەی لێرە هاتوون وەک لێرە ئەمانیش خۆیان مناڵیان هەیە بەڵێ کاک سابیر یعنی مناڵم خۆزگە بەرپرسانی حکومی ئەمە دووارەیەکەم وەکو مناڵانی ئۆتیزم فێڵ و درۆیان نەزانیە بەڵام یعنی لەگەڵ ڕێزمە ئەم شتە تعمیم ناکەم گشتاندنی بۆ ناکەم بەڵام زۆربیان یان ڕۆژمان پێبڕێکن ساڵمان پێبڕێکن ینی کاکە ناکرێت ئێمە هەر لە ئاسی ئەم مەینەتی و معاناتە هەروە ینی بێدەنگ من ینی من باسی شتێرم کرد ینی بەڕاستی ینی لە وڵاتێکی وەکو ئیمارات ئەوە ڕۆژەش باسم کرد ینی حەمدان بن ڕاشد ئال مەکتوم خۆی ڕاعی سەنتەری دوبەی ئۆتیزمە ینی بەڕاستی بەمبەلای دۆلار ڕشێتە سنووقی کۆمەکیانەوە گەورەترین پرۆژەی پێکەن یانی ئەم مناڵانە ئەم هەموو معانەت و مەینەتی و قوربەسەری ئەو خێزانانە هەیە یعنی بۆچی ئەگەڕێنیتەوە ینی بۆ ئەوەی ئەگەڕێتەوە کە تەنها 500,000 خێزانە بۆ واگەڕێتەوە کە خۆیان مناڵێکی ئۆتیزمیانێ لە معاناتەکە تێناگەن بۆ واگەڕێتەوە کە ئەگەر مناڵێکی ئۆتیزمیشیانە بێت لە سەنتەرێکی کوردستان داینان بۆچی ئەگەڕێتەوە من ئەڵێم ینی ئەوان وەسێ دەکەن ئاگرەسوورە لە خۆم بەدوورە یعنی ئەمە شتێکە بەڵێ قەیناکە خوای گەورە هێناوێتی بەسەر خێزانی مناڵی ئۆتیزمە بەسەر مناڵی ئۆتیزمە ئەمە شێتی نییە کاکە ئەمە شێتی نییە ئەمە شڵەژانێکە لە فەرمانەکانی مێشکە دروست بووە بەڵام بەڕاهێنان بەکارکردن لەگەڵیانە ئەوانە ئایندێکی زۆر باشیان دەبێت بەڕای تو ئەگەر باشتر لای لێ بکرابایەتەوە زیاتر لە خەمەکە تێبگەیشتنایە ئەم مناڵانەیە ئێستا دۆخیان تۆزێکی دێتە پێشەوە بەپێی پێوەرە بەپێی مەقایسە ستاندەرە جیهانیەکان لە جیهان ئەم شتە هەیە بەڵێ لە جیهانە هەیە ئێمە باشترین ئەزمونمان هەیە کە دوو مناڵی کاک بەرزان ئێساوە لە سویدن ینی کە هێنای ماڵەکەی خۆی بفرۆشت ئەو جیهازی کە ئیشی لەسەر کردو ئەوانە کە وەکو کاسبکارێک هات ئەوی بفرۆشت کردی بە هینێک ینی بیزای بۆ کردنەوەانە نردی بۆ دەرەوە ئێستا لە سویدن ینی زۆر ینی وەزیان باش بووە الحەمدوللا ینی ئەوان وەکو ئینسان تەعامل لەگەڵاکەن کاکە دێن بەپێی مەقایس پێوەری جیهانی کار لەسەرەکەن ئایندێ مناڵانە باشترە بێت لەو وینای نامێنێت خەڵک هەیە مناڵەکەی بەستێتەوە کاکە ینی ئەمە هەروەوەی وەکو ئیزافەیەک بۆ قسەکەی کاک سابیر ئێستا دایک و باوکێک لەگەڵ مناڵەکانیان لێرە حزوریان هەیە ینی مناڵەکانیانە بەستنەوە من پێش بەرنامەکە سەیرم کرد ینی مناڵەکان هەموو گیانیان برینە ئەزیەتی خۆیانە دەن ئەبەسترێنەوە ینی تەسەورکەن ئەڵێت دوو مناڵن زۆر
حاڵەتەکەیان شەدید و توندا دوو جار سیارە لێی داون ینی تەسەور کە ئەڵێت تەنانەت لەناو کەوانتەرە ینی بەخێوکراون و ئاگایان لێ بوو ئەبەسترێنەوە لە ماڵەوە ینی حکوومەت دەبێت قسەی هەبێ ئەبێ لا بکاتەوە بۆ ئەم مەسەلەی ینی تاکەی بێدەنگی وە با خۆیان قسە بکەن کاک ئومێد دێمە لای تۆ ئەپرسم چەند منداڵت هەیە کە توش بووی ئۆتیزمە بەڵێ دەست خۆش کاگەرگەر بەو بەرنامە جوانە من یەک منداڵی ئۆتیزمم هەیە باش دیارە بەداخەوە لە هەولێر هیچ لۆ منداڵی ئۆتیزم نەکرایە و ڕێکخرا و کۆمەڵە وەکو پێویست ڕێکخرا و کۆمەڵە وەکو پێویست هەڵوێستیانە بووە داکۆچیان لە منداڵی ئۆتیزم نەکردیە من لە بەهارخان دەپرسم 32 دۆنم زەویەکەی ئاگا لێ نییە 3 ساڵە پرۆژەی جێبەجێکردنی سنتەرێکی یاوسەرق لە هەولێر لەلایەن پارێزگاری هەولێر خەریک و جێبەجێ بکرێت لە کاتێکدا ئەم ساڵ هەر ئامادەی مەراسیمەکەش نەبوو کە ڕۆژی دوی سار بوو ڕۆژی جیهانی ئۆتیزم بوو من ئاگادار بووم ئەو ڕۆژ لە کەرتی تایبەت پرۆژەیەکی کردەوە لە شاری هەولێر کە ڕۆژی زیانی ئۆتیزم بوو نهاتە سنتەری بەڵێ لە ڕۆژی جیهانی و شاری ئۆتیزم کە چالاکی کرا و شتێک کرا چکە کارفەرمووتی ئەمە ناوینانی یادکردنەوە پارێزگاری هەولێر حزوری نەبوو بەڵێ ئامادە نەبوو وە نوێرەکەشی لەوێ بوو دیارە 2 ساڵ بەر لە ئێستا جێگەی پارێزگاری هەولێر من بەخۆم لە ڕۆژی زیانی ئۆتیزم لەوێ بووم لەگەڵ ئاسۆسخان بەڵێنی بە خەڵکی هەولێردا کە سنتەری هەولێر دەکرێت سنتەرێکی هاوسەرق لە هەولێر دەکەنەوە بەڵام لە پای ئەوە 31 دۆنمیاندا سنتەرێکی ئەهلی بەڕاستی ئەوە کارەساتە بەشی میاباران کارەسات نییە ئەمانە کارەساتە لە خەڵکی ئۆتیزمیەکە بڕات وایە ئەو 31 دۆنمە بفرۆشرایە بەشێکی باشی معانات نەخێر با نیوەی بفرۆشابایە نیوەش ئەوەکەی دیسن 1 دۆنم بەسە ئەم سنجارێک بۆ وتووەی پارە 1 vێلێ بەداخەوە پارە 1 vێلەی بەرپرسێکە دروستکردنی سنتەر لە هەولێر بەڵام کە بەرپرس ویژدانی نەبی لە وڵاتاوە من چەند جار لە تەلەڤیزۆنەکان گریاوم ینی بۆ منداڵی ئۆتیزم بۆ خۆم نە بۆ هەموو منداڵانی ئۆتیزم بەڵام پەرلەمانیشمان بۆ خانوەکەی خۆی پێشکەش کرد بە خانوەکانی ئۆتیزم بەڵام ئەوتێتە ئەو خانووە کە پێشکەش کراوە تەنا بۆم 4 ساڵەیە کاگەر من دەستخۆشی لەو پەرلەمانتارە بەڕێزە دەکەم دەست خۆشبی بەڵام ئەو سوودی بۆ من نییە بزانە بەچەندە بە 450,000 دینار منداڵی وەردەگری من 450,000 مانگانە لەشێ بوو ئەوە هەیە لە کوڕی بینەرانی ئەزیز بۆەوەی ئەمە یەکێکە لەو مناڵانەی هیوادارم کامێراکە وەربگری ئەوەی کە لە بەردەم مێزەکەی من وەساوە یەکێکە لەو مناڵانەی کە بەستراوەتەوە گەرمە مەجای تیا بێت دەموچاوی وەربگرن دەموچاوی هەمووی برینە یعنی نازانم با خۆی وێنەکە خۆی قسە بکەم من نازانم چی بڵێم کاگیان شتێکش لە بەرپرسانی ئەو کوردستانە دەپرسن بە تایبەتی بەرپرسە باڵاکان کە دەچن ناز لە وڵاتان لێ دەدەن باسی مافی مرۆڤ و مافی منداڵ دەکەن کەچی دەیان منداڵی ئاوا لە شاری هەولێر دەبەسترێتەوە کە پایتەختی کوردستانە ناتوانن سنتەرێکیان پێ بکەنەوە بەداخەوە کاک ئومێد چی سەبارەت بەوەی کە ئەوچێت ئەم مناڵانە ڕەنگە لە نیوەی شەوە خەبەریان بێتەوە پەلاماری دەموچاو بن دەموچاو بریندار بکەن ئەم معاناتانە چییە؟ من خانوەکەم یەک غورفەیە شکرم یعنی لە خوای گەورە کە منداڵێکی ئۆتیزمی داوە بەڵام دوو منداڵی کەی ساغم هەیە من ئێستا لە دیارەوە شەوان هەتا سبەینی یعنی لە دیاری دادنیشم بەس وێبی ئەوە لێیان دەدات چونکە بە شەری گەورە ئەگەر لە خەوا لێیدا احتیمال یعنی ئەویش شێت بیت منداڵەکەی ناوەنجیم شەو ڕۆژ لە ماڵی خەزورمە نایەتەوە ماڵەکەی منی لێ بۆتە وەکو جان نەمیراتەوە بەهۆی منداڵەوە وایە چونکە ڕەنگە گەورە لەگەڵ دۆخەکەیان ڕابێ بەڵام مناڵەکە نازانێت کەس بێزار نابی لە منداڵی خۆی بەڵام دایک و باشی منداڵی ئۆتیزم حەزی لێ ڕۆژانە چەند کاتژمێرێک منداڵەکەی لێ دووری بەس تۆزێک بەعسێتەوە یعنی ئەوانەی دەیان بەستنەوە ناحەق نینە منیش خێزانم زۆر بازار دەڵێ دەیبەستمەوە یعنی ناحەق نی بەڵێ ناسارم بەداخەوە یعنی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بەڕێز نەیسیروان بارزانی خۆی بەباشە کە لە دادەنێ خۆی باشە ئەو خەڵکە دادەنێت بە هەڵوێستی هەبی کاکە سنتەرێک گۆ بە ناوی خۆت ئەوەتە وڵاتی ئوردن 20 سنتەری هەیە شاژنیە وڵاتە بەڕێوەیە بە یعنی بەداخەوە سەرکردەک لە وڵاتی نییە سەرکردەک لە وڵاتی نییە کاکە با بە ناوی خۆتەکانمان پێم وایە پارەیان لە بەردەستە بۆی بتوانن سنتەر بکەنەوە بەس بۆ ئەوە ئازانە بەرپرسەکانی ئێمە مۆنیکایەکانی پشتەوەیان ڕیسکەن درەکەن بینایەکانیان بەرزکەن پارێزگاری هەولێر 3 ساڵە بەڵێنی بە خەڵکی هەولێرداوە کەسی بەردەک لەسەر بەردەکی دانەدراوە لە بەنای ئەوە 31 دۆنم کە بەخۆی ئاگادار بە بەخۆی پرۆژەکە کردوتە من بەدواداچوون بۆ شتە کردووە ڕۆژنامەنووس 31 دۆنم دراوە بەو سنتەرە
وە کۆمەڵە و ڕێکخراوی ژۆک و پێویست هەڵوێستیان سپاس کاکومێت کە وەکو باوکی مناڵێکی تووشبووی ئۆتیزم بەشداریت کرد مایکەکە بگاتە لای کاکسیامەند فەرموو کاکسیامەند ئەوکاتان باش دەستخۆشتان یەکەم وەکو وێناردی کە ئێوە بەدەر لە وەزیری کار و وەزیری تەندروستی کە دەبوو ئەوان وەکو وەزیر لێرە ئامادە بن خەمخۆری مناڵانە لێیان کردەوە نوێنەری وەزارەتی تەندروستی بۆیە لێرە بووایە بەڵام بڵێ خەمخۆری نەخۆشی ئۆتیزم منداڵانی توش بە نەخۆشی ئۆتیزم من وەکو مامی ئەو منداڵاتم کە دایک و باوکیان بۆی ئەوەی کە معاناتێکی زۆریان هەیە ئازارێکی زۆریان چەشتووە بەدەستی ئەو منداڵان نەیانتوانین لە بەرنامەکە ئامادە بن من تەنها پرسیارەوەی دەکەم ئایا بۆچی ڕێزمێ بۆ ئەو خاتونەکە وەکو نوێنەری وەزیر هاتووە بۆچی خودی وەزیر خۆی لێرە نەبوو تاوەکو بڕیار یاخود وەڵامێکی پێبێت بە ئەو پرسیارێکە تۆ ئاراستەیت کرد ئەو خاتونە نەیتوانی هیچ بەڵێنێک بدا بەڵام وەزیر خاتوونی سەرپشت کردووە بەڵام ئەو خاتونە نەیتوانی هیچ بەڵێنێک بدا چەند جارێک پێت بەڵێ نەدەی یاخود هیچ ئاگە لەو شتانەیە هیچ وەڵامێکی نەبوو بۆ وەزیرە بەڕێزەکان بەتایبەت وەزیر تەندروستی لە شەکرا خواردنەوە یاخود لە بۆنەکان کە خوارد و خواردنەوەتیدا یەکەم کەسن کە ئامادە دەبن بۆچی لە بەرنامێکی ئەوە ناتوانن کاکە سیامەند پێم خۆشە گوێ زیاتر بگرم من دواشت کە دەمێ بڵم کە دەرفەتم پێ بدەی ینی بەڕاستی حکوومەتی هێرێمی کوردستان بەتایبەت دوو وەزارەتی کە پەیوەست بەو بوارە وەزارەتی تەندروستی وەزارەتی کار تا ئێستا هیچیان بۆ نەخۆشی ئۆتیزم نەکردووە هیچ شتێک بۆ نەخۆشی ئۆتیزم نەکراوە تەنها دایک و باوکی داما و بەستە زمان شەو و ڕۆژ لەخەنە سەریەک بۆ بەدیار منداڵەکانیان من بۆەوەی ئەو منداڵە ینی بەڕاستی تووشی ئازاردانی خۆی نەبێت تووشی کارەسات نەبێتەوە بۆ هیوادار حکوومەتی هێرم لەمە دووە هەر دەڵن قەیران ئەو قەیرانەش چارەسەر دەبێت بە ئیزنی خوددا ینی ئێستا لە نزیکە لە چارەسەر بوون خۆ پێشتر قەیران نەبوو هیچ بۆ ئۆتیزم نەکراوە هیوادارین دوای قەیرانەکە بیرێشتەوە و لەو بوارە بکەنەوە پەرە بە کردنەوەی سەنتەر و مناڵێکی تووشبووی ئۆتیزم قسەت کرد کاک فوات زۆر سپاسی کەناڵی NRT یەکەم بەڕاستی دەرفەتێکی دابێمە تاکە کەناڵە لە کەناڵە حزبەکان کە هەتاکو هیچ سیمینارێکی ئەوهای دروست نەکردووە ئێمە کەناڵێکی حزبینین ئەم کەناڵە بێلایەنە بەڵام کەناڵە حزبەکان ئەو دەرفەتە نادەن بە خەڵکانی بە بچووکترین ئەرکە کەیەناتی بەرامبەر بە بینەرەکانی ئەندامان ڕاستی ئەمن وەک باوکێکی ئۆتیزم کە من دەستی وەستایمە بە ڕۆژانە ئیشمەکەت ئەوە دوو ساڵ وازم لە کارەکەی خۆمێناوە ڕۆژانە منداڵم دەبەمە سنتەر دەیهێنمەوە مانگی 600,000 بۆ 700,000 دەدەم بە مامۆستا هەتا آخر مانگی ئەم مانگا ئەفلاسمینە من زانیاریم لایە یەکێک لە دکتۆرەکان لە شاری هەولێر ینی سعاتی بە $40 ئەم بەخۆم چوون بەلای ژوورێکی 2 بە 5 سعاتی بە $40 بوو بەخۆم بەزە من 2 ساڵە مامۆستا دەبەمە سنتەر لەگەڵ کاک فەریدون ناشکە چوینە لای وەزیری کاروباری کۆمەڵایەتی سێ نووسراوم دابی بەناو هەموو منداڵانی ئۆتیزم قسەمان کرد لەگەر هەسێ نووسراوەکە هەر وڵامشی نەداوە ساڵە لەوە بەر هیچ پرسیارێکت لە بارخانەیە وەزیری جەنابی وەزیر ئێستا یانیان وەزیری پێشووترمان نان ئەو وەزیری جەناب ساڵە لەمە بە سەردانم کە لەگەر کاک فەریدون چوون بەلا سێ نووسراوم دابێ وڵامی نووسراوەکانی نەداوە بە تەواوەتی ئەمن بەناو برادێکش قسە دەکەم یعنی ئامانەتە بۆم دوو منداڵی ئۆتیزمیە کارمەندە لە حکوومەت موچەکەی 900,000 دینارە 700,000 دینار دەداتە سنتەر 700,000 دەداتە سنتەر 350,000 دەداتە کرێخانەکەی دەداتە کرێخانەی 100,000 قەرزارە بێتەوە لەسەرەوە ئەی حکوومەت لە چۆ خەوتیتە هەستاتی خۆت چییە حکوومەت لە چۆ خەوتیتە بەس هەستە لە خەو خاکەکەمان هەموو خورا بردیان هەستە لە خۆ حکوومەت ئەگە بۆ منداڵانە بریە شێت حکوومەت بەخۆی شێتە زۆر سپاسنانەکەم سپاس دەکەم هاوڕیانم لە کۆنتترۆلەوە پێمەڵێن کە راپۆرتێکە لە هاوکارمان کاکە بەندەوار لە دۆک ئامادەی کردووە ئەوان نەیانتوانی بێن کە سوکارەکان لێرە حەزوریان بێت سەیرێکی و راپۆرتاکەین بۆ ئەوەی بە هەر وەسیلەیەک بێت دەنگ و ڕەنگی دەڤەری بادیانیش لەناو بەرنامەکە حەزوری هەبێت گەر هاوڕیانم ئەو راپۆرتەمان فەرموون. مێژووی بێژن ینی بەرینەوەکە
يعني قلتنا اوتيزم الديف اگر مقارنه بكن قال نصاغيه ديتير او تيكشون ديتير يعني نافكي نيه يعني حتى صالت هشتياجي نافت قلتنا بشكي نصاغيه درونيه يعني قلتنا في صام الطفوله او شيزوفرينيا بس نوكاب بيناسياوي بشتي 1981 يعني الديف معايير الجهاني تيكشونكا رفتاريه نشانه ديار دبن بري 6 صاله يعني احتمال سي هيفابن يا شهر هيفابن يا احتمال صالك بصالك ونيف ام نشان ديار دبن طبعا اف تيكشونها ام نصاغيها كارتي كرنا كي لسر حمي يعني بواري جياني دف بتشيكت اوتيزم دكان يعني وقت الدسبيك يجي داخل بيتا سنتري اخفتنا بسيطا يعني اول شو لروجانا كاتشت كان وكي شو لتروج هناك و تشتي بينت أبخو صلاف كتا هفالت خو وقت داخل بيتا سنتري صلاف كتا ما مستعد خو الدست بك يفتشتنا يعني راستي اگه جواکی هاری کار بیتن اف شرمدف دایک بابا نامینیتن راستی چون که دست بک اف زاروکا نشه تکلبینه بکتن چون که بوار کمالایتی زور ضعیفه تیوا پیچ پیچه بشید يعني قال زاروکا تکلب بیتن و او عافية من دفيت موركا شين هيلين شين بخوراكا شين صحات خوش هذا جواكي دي هاد بيت بيت وانا مثلا محتاجي تشتكي بن او قالك شو انا ناغفن ده تصويري ده خاص كان مثلا باكي دان شيش نباتشتا ده چه تصويري راكتن يتولد افتشتنا ده تصويري راكت و ده يعني ده جايت ما مستقو ابا بي افتشتر بن بەڵێ بینەرانی عەزیز ئێستا پێمەڵێن کاتی ناو بڕا من نازانم چی بڵێم ینی معاناتەکان زۆر گەورن هیوادارم بۆ 25 دقەی کۆتاییش دانیشتن بە دیار بەرنامەکەەوە بۆەوەی بتوانین هیچ نەبێ وێنەیەکی تەواوی ئەم دۆخە بگوێزینەوە ببوورە بارخان بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی ئەم بەرنامەیە کە تایبەتە بە تێپەڕبوونی ساڵێکی دیکەش بەسەر ئەوەی پێوتری ڕۆژی گیانی هۆشیاری ئۆتیزم و ئێمەم بەرنامەیەمان تایبەت کردووە بەوان و بەردەوامە بین لەگەڵتان ئەچینە لای مایکەکە گەر بچێتە لای کاک ڕزگار بۆی گوێمان لە ڕای کاک ڕزگار بێت ئەت نەبێ هەر پرسیارێکتان لێکرا بینووسنەوە بۆی دواتر یەکێک وەڵامی بنەوە فەرموو کاک ڕزگار. بەڵێ زۆر سپاس کاک یادگار بۆ NRTش هەڵبەتە من یەک تێبینیمە بۆ سەرەتا دڵنیام لەوەیە گەر ئەوە بەرنامەیەکی سیاسی بایە یان پێهەڵدان بە حزب بە دڵنیابان تەلەفۆنت بۆ هەر کەسێک کردبا زۆر بە خۆشحاڵیەوە لێرە ئامادا بوو بەڵام بەداخەوە چونکە مەسەلەکە مەسلەیەکی هەستیار و ئۆتیزمە کەس ئامادە نییە بەڕاستی لە بەرپرسانی حکومەت بێتێرە قسە لە ئۆتیزم بکە. دوو تێبینەکەم لە قسەکانی بەهارخان هەبوو لە کۆی با بڵێن 1970 ئۆتیزمە لە کوردستانە باسی 3 سنتەری کرد کە 50 شتێک با بڵێن ئۆتیزم وەرەگرێت تخوا ئەمە شەرم نییە بۆ حکومەتێک بەڕاستی کە خۆی بەخۆی لە حکومەت ینی بتوانێت لە بۆ حکومەتە گەورە و گرانە سنتەرێک کە دابین بکات لە کۆی 1970 کەس ئۆتیزم هەبێ تەنها 55 کەس وەرگرێت وەڵاهی من نازانم یعنی پێم وایە شتێکی تر بەڕاستیەوە من وەکو چاڵاکوانێکی مافەکانی کەم ئەندامان ئەوەندەی کە بەشداریم لە چاڵەشیەکان کردووە هیچیان بەقەد ئەوە وروژێر هێر نەبووە ینی بەڕاستی کاتێک کە تۆ لێرە ئامادەبی تک فرمەسک لە چاودیەتە خوارێ. دوو قسەی زۆر جدیم ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێز نێچیروان بارزانی تاکەی لە ئاستی با بڵێن ئەو هەموو کارە ساتە بێدەنجی ینی بەڕاستی خۆزگای ئێستا خۆی ئەلێرە بواە نازان بەڵام دڵنیاشم هەتا لە ژیانی خۆشی مابێ من پێم وانە
جارێک بێ قسەی لەسەر مافەکان دڵنیام سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاوێژکاری هەیە لەو مەجالەیە و ئاگاداری هەموو دۆخەکەیە بەڵام گرنگەوەی هەنگاو بنێن. بەڵێ یەک ملاحەزەی کەم 5 ملیار دینار بۆ مافەکانی کەم ئەندامان تەرخان کرا لە وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی با بڵێن هەم لە وەزارەتی دارایی پێشوو لە وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی کەس نەیزانی پارەکە بۆچێ ڕۆی بۆچە ڕۆی ئەکید سەرۆکی حکوومەت ئاگاداری ئەم شتەیە. دوو کاتێک کە تۆ باسی مافەکانی کەم ئەندامان بکەیت بێتە سەرجادە داوای حەق خۆت بکەیت بەڕاستی وەکەوەی کە بینیمان لە هەولێر کەم ئەندامان چۆن بڵێ نازان پێڵەن ئەنفار پێڵێن چی لە پست سەیتەڕی هەولێرا فڕەدرا یعنی ئەمە وڵاتی ئێمە بۆ مافەکانی کەم ئەندامان زۆر سپاس. زۆر سپاس دەکەم کاک ڕزگار. مایکەکە بێت بۆ لای نەرمین خان. فەرموو نەرمین خان. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاک یادگار من لێرەوە بە حکوومەت ئەڵێم نەک دوو جار بیرکەرەوە 1000 جار بیرکەرەوە حکوومەتێکی گەندەڵ خەمسار شکست خواردوو بێ هەست و سۆز لە ئاستی مناڵانی کەم ئەندان لە ئاستی کەم ئەندان مناڵانی ئۆتیزم بە تایبەتی مناڵانی ئۆتیزم بە تایبەتی ئێمە سنتەرێکمان هەیە لە بواری جێبەجێکردندا بوو بەڵام بەداخەوە کەوتۆتە بەر قەیرانی دارایی بەڵام بەداخەوە کەوتۆتە بەر قەیرانی دارایی بووە حکوومەت 65 دەفتەر دۆلار ئەدەی بە گۆرانی بێژێک لە وڵاتانی بیانیەوە ئەیهێنیت سنتەرەکەی ئێمە نیو ئەوەندەی پێویست نییە ئەی بۆ مناڵی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت بۆ پارە نییە. من لێرەوە هیچ داوای لە حکوومەت ناکەم چکە حکوومەت هیچی پێ ناکرێ ئەگەر پێی بکرایە پێشتر ئەیکرد من داوا لە خێرخوازانەکەم دەستی هاوکاری بگەێن لە سنتەرەکەمان چونکە کێشەی زۆربەی خێزانەکان چارەسەر ئەکا بەڵام لێرەشەوە هەر ئەڵێم شەرمە بۆ حکوومەت زۆر شەرمە بۆ حکوومەت کە من داوا لە خێرخوازان بکەم ئێمە لەسەر بەحرێ نەوتین ئەبێ داوا لە خێرخوازان بکەم بۆ سنتەرێک کە زۆر بڕێکی کەمی پارە ئەوێت پرسیارێکیشم بۆ بەهارخان ئەوەیە من لە 2013ەوە خەریکی معاملاتی مناڵەکەمم ئەوە حەو مانگیشەم هینەکەی ڕۆیشتووە هەتا ئێستا موچەکەیان نازانم وڵامیان نەیاوینەتەوە نە بە نەخێر نە بە بەڵێ نازانم ئێمە هەتاکە چاوەڕێی ئەو 150,000 دینارە بکەین کە بەشی ڕۆژانی دوکانەکەی ناکە. زۆر سپاس دەکەم نەرمی خان. مایکەکە بچێ بۆ لای کاک سامی ئەرکنەبێ زۆر باشە مایکەکەی لای ئەم مایکەی دیکە با لای کاک بەرزان بێت بەر لەوەی دەست بە قسەکانت ینی ئەمە باوکیە و مناڵەیە بۆی ئەمە هیچ شەرمی تێدانە هیچ شەرمی تێدانە چکە حاڵەتەکە وایە وەکو کاگومێ داماژەی پێدا ماڵەکە یەک ژووری تایە ئێوە دوو مناڵتان هەیە وتێت حاڵەتی شەدیدیان هەیە و ئەیان بەستنەوە دوو جار سیارە لێی داون خۆت قسە بکە با من وەڵام من ئەمە تۆ دەرفەتم زیاتر بدەیت ئەرکەکەشم زیاترە من بەڵێ من باشە دوو منداڵم کەیان بەستینەوە لە راپۆرتێکی نارتی پێشتریش خەڵکێکی زۆر بینی کار پێشکرا من بابزانم ئەو خەڵکە بزانی بۆچی ئەو منداڵە نابەستمەوە هەر لەبەرەوەی نییە کە دایک و باوک و منداڵەکانی زعاجەب لە ماڵە من منداڵی سێمیشم هەیە لە ماڵەوە کاک فەرەدون ئاگادارە منداڵی سێهەمت کێشەی نییە تا ئێستا دیار نییە ئەوەتە هێناومە ئینشاڵڵا تووشیش نابێت لە سندوقێکی کەوەتر لە دیوارم داوە بە ئەوەی دوو مەتر تاکو ئەو منداڵە دەستیان نەگاتێت چکە بوونە دەمەترسی بۆ سەرژانی ئەو منداڵش بەڕاستی منداڵەکانیش کە ڕۆژانە لە ماڵەوە دەیان بەسیرەوە لەبەر چییە من دوای ئەو راپۆرتەی ئێنارتی چەندین تەلەفۆنم بۆ هات لەلایەن برادەر و دۆست و کەسانی نزیکی خۆم یعنی ڕەخنەیان لێگرتم وتیان کاکە بۆچی بەستیتەوە دوای برادێک زۆر تەکلیفی کرد وتی کاک سامی واز بێنە ئەو منداڵە نەبەستەوە گوناح دەگا منداڵەکەم نەبەستاوە وتمە خێزانەکەم وتم مەیان بەستەوە ئەو کوڕەکەمە تۆزێک دەرفەتی وەرگرت دەرگاکە کرابەوە دایکی ئاگای لێ نەبوو چوە سەر جادە سیارە لێدا دوو جار سیارە لێداوە ئەگەر ئێرە مەجال بۆ ئێستا پیشانیش مەدای کە لەکوێ قاچی شکاوە و بێنە پێشەوە بێنی با لێرە بیبینین با بیبینی هاوڕێیانی کامێرا گەر هاوکار بن بۆ ئەوەی معاناتەکان بە چاوی خۆمان ببینین ئەمە قسە نییە تەنا قسە بێت بەڵێ گەر پیشانی کامێراکەی بدەیت ئەوە شوێنی تەقەڵەکانە بە چاوی خۆتانەی بینن گەر یەک پۆلچێگیر بێت بۆ ئەوەی کامێراکە بتوانێت بەڵێ بەڵێ دەستخۆش بەڵێ گەر بەردەوام بیت کاکسامی
ئێمە بەسمان نییە ئێمە وەکو وێنارتیمە بەسمان نییە کەسایەتی هیچ کەسێک بشکێنین و تەمەناکەین ئەو مناڵە بێ بە کادرێکی زۆر باش لە داهاتووە و هیچ کێشەیەکی نەبێ و باشیش بێتەوە بەڵام ئەم کارە ئەکەین بۆ ئەوەی هاوڵاتیان بەرپرسەکان بە تایبەتی ئەوانەی تایبەتن بەم پرسە بە تایبەتی تر معاناتەکان بە چاوی خۆیان ببینن ئەمە شتێک نییە تەنها قسە بێت بۆ ترێت وایە و ئەو ترێت وایە ئەوە تا بە چاوی خۆتانەی بینن دەی هیوادارین وەڵامێکتان بۆی هەبێت ویستم قسەکانم تەواوکەم من کارە ساتەکە لێرە لەوەی نییە یعنی کارە ساتەکە لەوەیە کە ئەو منداڵە سیارە لێدا ئەو شەوەی کە سیارە لێدا خۆشەویستترین ڕەفیق خۆم بوو کە لێدا کە چووینە خەستەخانەی ڕزگاری بەبەڵگەوە پێتەرێم تاریخەکەش حەزەکەی دوای ئەوە کتابەکەی لە دەرەوە کە چووینە خەستەخانەی پێم وت بە دکتۆرەکان وتم کاکە ئەو منداڵە ئۆتیزمە کە هۆش خۆی هاتەوە ناتوانین تەحمل کات ئەبێ عیلاجێکم بۆ بکەن یعنی ئەوەی بە دەرەوە بوو ئێسکەکە شکانەکەی زۆر بوو خۆیان وتیان پێویستی بە عەمەلیاتە باز وتیان دکتۆری مختص چۆتەوە ماڵەوە تازە ناگەڕێتەوە وتم کاکە تەلەفۆنی بۆ بکەن حالەتەکە تەواریە زەروریە منداڵەکەم خۆمەزانم چۆنە هەر خۆی نەبوونی نەخۆشخانەیەک بۆ ئەوەی ئاگای لەو مناڵە نەبێ کە خاوەنی پێداویستی تایبەتن بۆ خۆی قسەیە بەڵێ کە عەمەلیاتەکەیان بۆ نەکردین ئەو کوڕی ڕەفیقم کە بە سیارە لێدا بوو پەیوەندی کرد بە خەستەخانەیەکی ئەهلی هەر ئەو شەوە عەمەلیاتەکەیان بۆ کردین بەڵام بەداخەوە ئێستا ئەهلیش خێرا ڕوە ئەو کوڕی کە بە سیارە لە منداڵەکەمی داوە کە لی داوە من خۆم بە شەرمەزاری ئەوە زانم لەبەرەوەی ڕەفیقمە سیارەکەی ژێرە خۆی فرۆشت پارەکەی ئەو عەمەلیاتەی پێدا کە 50 وەرەقە بوو بەڕاستی دا معاناتەکانمان زۆرە بەس ڕەخنەی تودم بۆ وەزارەتی تەندروستی حەزمە کرد لێرە بووە ئێستا پەیوەندی بە دکتۆرە ڕێزانیش وەکردووە ڕوبەڕوش پێم وتم کتابێک کە بۆ ئەو خەستەخانانە بۆ ئەو نەخۆشخانانە تێمان بگەن چەندین جار ڕووداوی سەیریان بەسەراتەوە منداڵانە پەیوەندی بە کاک فەرێدونەوە کردووە وتومە لە ناو نەخۆشخانەکەم ئەو معاناتە مێ دکتۆرەکە هیچم بۆ ناکە هەر مباشر پەیوەندی پێوە کردووە وەزارەتی تەندروستی وادارم بۆ ئەم پرسانە بۆ ئەم کەیسانە وەڵامتانە بێت خاڵێکی کە وەزارەتی تەندروستی من عەبوو دەرمانەکانی ئەو منداڵانە هەفتیانە بای 50-60 هزار دینارە ئەوە لەلایەک مانگانە ئەو دوو منداڵە چەند مەصرفیان هەیە مەصرفی ئەو دوو منداڵانە لانی کە مانگانە 600 هزار دینار مەصرفیانە جگە لەوەی کە زەرەرێک بن لە ناو ماڵەکە شتێک بشکێن جگە لەمانە باسی ئەوانە هەر مەکە باسی مەصرف و شکان و شتانە مەکە بەس عەبوو دەرمانەکەیان بای 600 هزارە ئەوە هەتاکو ئێستا وەزارەتی تەندروستی هیچ شتێکی بۆ نەکردوینەوە کارتێکمان بۆ بکە هەر نەویچین لە خەستخانە حکومیەکان ئەو داو دەرمانە کاکسامی پێمەڵێن کاتم ینی وردە لە کۆتایی نزیکەوە بۆی ئەوانی یەک پرسیار بۆ باڕخان من لە کەناڵیش کەژە قسەم کرد وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە یادی هۆشاکردنەوەی ئۆتیزم سەردانی ئەو سنتەرەی کرد لە عنکاوە من لە نزیکەوە ئاگادار بووم بەڵێ ئەو سنتەرەی کە لە عنکاوە ئێستا دامەزراوە ئەوە حەقە ناوەکەی بگۆرن پێشەچەکەی بیکەنە سنتەری ئۆتیزمی منداڵە دەوڵەمەندەکان یان سەرمایەدارەکان لەبەرەوەی منداڵی فەقیری تیان نییە من خۆم سەیاق بوویمە لەوێ مانگانە وەرەگرن یان واستەیە مانگانە 500 دلار بۆ یەک منداڵ وەرەگرن بۆ دوو منداڵ 800 تا سواز دەکەم کاکسامی کاک بەرزان بەڵێ زۆر سواز کاکسامی ئەو مایکەی دیکە بێتە لای چیمەنخان ئەرنەبێت کاکسامی ئەو مایکە بێریتە پێشەوە بەڵێ کاک بەرزان فەرموو داوای لێبوردن نەکەم وڵێم بەڵام پورتی ینی بە کورتی و پوختی قسەکان بۆی هەموو فریاکەوێ قسەکە کاگەرمە هیچ داواکارێکمان نییە لە حکومەت چونکە ئازان هیچی پێ ناکرێت بێ هیوا بوون ئینشەڵڵا نابێت ئێمە تەنها داواکاریمان لە دەوڵەمەندەکانە زەکاتی پارەی یەک ساڵیان کەن بە سەنتەرێک زەکاتی پارەکەیان من لە بێبەرنامەی حکومەت تا بێ ئومێدم من مناڵەکان هەرنان بۆ خارج چونکە ئەمسانی هەتاوەکو لێرە بن خراپترە بن ئەو سەنتەرەی کە بەهەرخان باسیەکات بگرە معاناتێکی تر بوو من ئەوەیە سەعات 9 مناڵەکانم بردا بۆ سەنتەر خۆم 9 ئەگەشمە دایرە ئەوە بە دوانە یانسۆنی و ئەگەشمەوە دایرە ئەمە ڕۆژێک دوو ڕۆژ دایرە قوبڵی ناکرد ئەمە سەنتەرە قوبڵی ناکرد یعنی هەموو ڕۆژ ئەمە دووبارە ئەبەوە ئێمە ساڵی چەند برای بەڕێزم کاک لە 2000 من دوو منداڵی ئۆتیزمم هەیە بەڵێ ئەزانم بەس ئێستا وانە لە ساڵی 2011 ئێمە ڕۆشتین لە جەنابی وەزیر داوای پاسێکمان کرد کە بۆ ئەو منداڵانە هاتووە ئێستا و کێشەیە چارەسەر بووە نەخێر با مدیر عامی وت پاسێکیان بەڵێ مدیر عامی پاسێکتان هەیە سایقتان نامێ ئێمە پاسێک لێفڕین بەڵێ یعنی چی پاسێکتان هەیە سایقتان نامێ زۆر سپاس زۆر سپاس سپاس بۆ هاوکاری چیمەنخان میوانە بەڕێزەکانەکەم دەستخۆشی کەناڵی NRT یەکەم کامل چەند جارێکە بۆ ئۆتیزم ئیشی کردووە ئێمە وەکو خێزانی مناڵی ئۆتیزم داواکاریمان زۆرە بەڵام هیچیشی نایەتەدی لەبەرەوەی حکوومەت خەوی لێکەوتووە خەبەری هەر نابێتوانێ
و گوێ لە مناڵی ئۆتیزم ناگرێ نە لە خاوەن پێداویستی نە لە کەم ئەندامان نە لە مناڵی ئۆتیزم ئەوە بوو کە خاوەن پێداویستیەکان و کەم ئەندامان مانیان گرت لە مانگرتن هیچ شێکێک بوو لەوانە عینەشت بە شەق جواب لێن ناینەوانێ هەر لەبەرەوە ئێمە زۆر بێئومێد بووین لێ بێئومێد بووین لایەن ئێمە نە داوای خانومان کردو نە داوای سیارەمان کردو نە داوای عەرزەمان کردووە داوای هیچ ناکەین داوای شوێنێک ئەەکەین ئەو مناڵانە تیان بچێ کە خۆمان مردین لەو شوێنە بن نەک کەونە سەر جادەکان و لە خەڵک یاریان پێوە بکەن خەڵوەتگەی ئۆتیزم وەکو خەڵوەتگەی پیری ماڵی ئۆتیزم ماڵی ئۆتیزم خەڵوەتگەی پیری لانە بێت نە خەڵوەتگە بێ نە ماڵ لانە بێت بەراکرێن ئەی دوای 12 ساڵی ئەوە بێت نامانەوێت ئەوانەیە هین پێت اینجا ئەمە ئەو سنتەرە ئەهلیانەش کە هەیە بەڕاستی سنتەری ئەهلی بۆ دەوڵەمەنەکانە نامانەوێت ئەو سنتەرە ئەهلیانەش بکرێتەوانێ بۆ 2 سەعاتە يعني بڵی لە سعات 12 ئەبرێ مناڵەکە بۆ سعات 4 مانگی بە 400,000 400 کەلیمە فێر نابێ 400 شت فێر نابێ اینجا لە 2 ژووری شایە ئەو 2 ژوورش زۆر پرۆفیشناڵ نییە بۆ مناڵەکە خۆی هینی شوێنی ئۆتیزم ئەبێ مەزبەحیە بێ ئەبێ حەدیقە شوێنێکی هادی بێ بۆ ئۆتیزم کە ئیشی چیمەخان سپاس بۆ ئێوە ئەرتان کێشاوە کاک بیلال مایکەکە بگاتە لای کاک بیلال ئەم مایکەی دیکەش لای کاک عەبدوڵڵا بێت ئەویان کاک عەبدوڵڵا لەکوێوە بوو سپاس کاک یادگار بۆ دەرفەتا من وەکو باوکێکی مناڵی ئۆتیزم ئەمە مناڵەکەی تۆیە ئەو مناڵی لێرەی بینن مناڵەکەی ئەوانە وەکو دەری شەکەوێت ئێستاوە کۆنتڕۆلکردن و ئاگابوون لێی کارێکی سەختە کاک یادگار ئەوە ئێستا ئەوی تەقریبەن 13 ساڵە ئێوە بەرەبەرە گەورە دەبی پاش 4-5 ساعت کە مەسەڵەن ئێستا لە مارێ بەڕاستی ئێستا مەش بەستایتمانەوە بەس کە میوانێک دێ لەبەر میوانەکە پێمان ئای ببێنێت بەستایتمانەوە دەیکەینەوە ئەگەر نەشوێنی دیارە ینی جێ لاقی دیارە دەڕوا سبەینان لەسەر دیوار ئاودی دەبێت دەڕوا لێمان بزر بێ بخوای زارەیە بە شەڕۆژ لێمان بزر بووە تەلەفۆنە بۆ نشدە کردووە بۆ زوومان کردووە بۆ زۆر بەڵێ بە قسەکردن لەسەر بزربوون بووە ئەوەی ئەمەشم بیر نەچێتەوە هەر لە بەرنامەکە ئێستا پێیان وتم کە بەر لە ڕەمەزانی پارەوە کوڕێکی ئۆتیزم ون بووە ئەگەر هەڵە نەبم مامۆستا سەلاح باوکێتی و ئەمە ژمارە تەلەفۆنەکەیەتی وەکو واجبێکی خوێنمەوە هەر کەسێک ئاگای لەو مناڵەیە زانیاریەکی لەسەر هەیە لە هەولێر بووە لە هەولێر ون بووە 750 494 79 پەیوەندی بکە بەم ژمارەیە و ئەگەر زانیاریەکی لەسەریە فەرموو بەردەوام بەڵێ کاک یادگار ئەمە ئەو منداڵە زۆر جار لێمان بزر بووە یعنی جار هەیە شەو ڕۆژ لێمان بزر بووە جارێ لای گردەڕەشەی سەیتەری قەدیم دۆزمانەوە هەر بە پێ ڕۆیی بوو شورتە لێوێ گرتبووی تەلەفۆنە بۆ نژدە کردو نژدە بۆ ئێمە کردووە سوونە هیناتمانەوە بەڕاستی یعنی معاناتمان زۆرە ئەوان پێویستان بە سەنتەرێکی حکومیە گەورە بی شوێنەکەی فراوان بی سپاس بۆ تۆش کاک بیلال کاک عەبدوڵڵا ئەو مایکە بێت بۆ لای کاک دیدار حەزەکەم مەجالێکی ئێمەش بمێنێت کاتانێمێ بۆی بەکۆ وەڵامیان بنەوە چونکە ئەوان معاناتیان خۆمانە ئێمەش جواب بینەوە دەستخۆشی و بەرنامەتان لێ یەکەم من کوڕێکمێ ئۆتیزمە عمری 17 ساڵە موالید 98 بەڕاستی یعنی گەڕەکەش لێمان بێزار بوو مەگەر هەر ڕۆژی لە گەڕەکێ دانیشی ئێمڕۆکە دانیێوارە چوومەتەوە منداڵ هەڕەشەیان لێ کردووە مارەوەیان بەرباردان کردووە یعنی نازانین چی لێ بکەین جیرانەکان دێن ئەرێن وڵاتی بەستەوە یان لەناو گوفەیەکی ئەوە ئەبێ یعنی ئەگەر بێت و ئێستامە گازاندە بکەین گازاندە لە حکوومەت زۆرەکەین دەبایە وەزیری پەروەردەش لێرە بایە وەزیری مالیەش لێرە بایە وەزیری تەندروستیش لێرە بایە کە ڕەبتە بە هەموویانەوە بەڵێ دەبایە هەمویان لێرە بایە بۆ ئەوەی مشکلەکەی جەزری حەل بەڕێزش هاتووە لێرە کە هیچ وەڵامێکی پێ نییە مخەوەر نەکراوە کە سەلاحیەتی هەبێ هەموو قسەیە بکاو پەیمانمان بدات برای بەڕێزم من ڕاستیەکانت دوو کەس ماوەریان گرم و دێمەلات کاک دیدار سپاس بۆ تۆش مایکەکەی دیکە بێتە لای کاگاراز زۆر سپاسی هاوڕتی دەکەم پرسیارێکم لە باخانی هەیە ئەو سنتەرە حکمیانە هەتا ئێستا کەس ئیستیفادەی لێ نەکردی ئەم دەستخۆشی لە سنتەرە ئەهلیەکان دەکەم کە زۆر یارمەتی خەرچی دەدەن بەس لە بۆ دەوڵەمەندان باشە داواشیان لێ دەکەن کە سنتەری ئەهلی زیاتر بکرێتەوە مشکلە نییە بە خەڵک
زیاتر ئیش بکاتنە تا منداڵەکانی بەردەوام بێ لەسەر ئیشەکانی خۆی لە بۆ وەزیری تەندروستیش یعنی ئەو هەمە دکتۆرە تەعین دەکرێتن ناتوانن چەند دکتۆرە تەرخان بکەن خاص لە بۆ ئۆتیزمەی بیتن هەتا ئێستا دەرێن دکتۆرەکان بایکۆت دەکەن لێ ناگەڕن ئالی بکرێتەوە با ئالی بکرێتەوە ئالی لە بۆ ئۆتیزم بکرێتەوە مەجال بدرێتن. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاکە دیدار پێمەڵێ کاتم نەماوە بۆی ئەمانیش قسەیان هەبێ بیکەم سپاس دەکەم من داوای لێبوردن فەرموو. لە بۆ وەزارەتی دارایی داوای لێبوردن دەکەم ئەگەر وەزارەتی دارایی هەر بەرپرسێکی وەزارەتی دارایی بتوانێتن بە 150,000 منداڵەکەی خۆی بژێنێت تا بەیانی. سپاس دەکەم. کاکاراز سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزمە کاک سابیر کە لێرە حضوری جێگری کاگاراسە هیوادارم ئەتوانم لەگەڵ تۆ قسەیە بکەم چونکە یعنی قسە زۆر کراوە تۆ سەرۆکی کۆمەڵەکەی بە کورتی و بە قوتی قسەی خۆت بکە. زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم هەر لەم بەرنامە جوانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی نورەدینی ئێمنەکەین کە مناڵێکی تەمەن 3 ساڵی ئۆتیزم بوو گیانی لەدەستدا ئەویش بەهۆی ئاگالێ نەبوون لەو مناڵەوە کەوتە ئاوە خنکە لە بەردە قارەمان. بەڵێ کێشەکان زۆرە زیاتر لە ڕووی دەرونیەوە خێزان پاڵەپەستوێکی زۆری لەسەر ئەگەر چەند ساتێکی شەویش خەومان لێ بکەوێ ئەو خەوی ناخۆش ببینین دڵنیابێ. بەڵێ لایەنی حکومی زۆر بێخەمە بەرامبەر بە ئۆتیزم ئێمە مناڵی بەرهەمەتمان هەیە توانای شێوەکاری هەیە ئەگەر حکومەت بتوانێت مامۆستای وێنە کێشان و مامۆستای مۆسیقا و مامۆستای تریان بۆ پێیا بکە مناڵی بەهرەمەندمان تایە بەڕاستی هیچ جیاوازیەکی نابێت لەگەڵ ئەو مناڵانی کە لە قسەت وەرەگرم کاکارە داوای لێبوردنەکەم پێمەڵێن کاتی ئەمان نامێنێت. بەڵێ سپاس دەکەم ئەگەر قسەیەک تەیە دوا قسەت بکەیت. بەداخەوە کۆمەڵی هەولێر نازانن بۆچی نەهاتن بۆ ئێرە بۆچی ژایەتی ئێماکەن یان ژایەتی کەسێکی ترەکەن. ئێوە سەر بە یەک جێگەنین؟ ئێمە سەر بە یەک جێگەین سێ لقین تا ئێستا دەستێک هەرجێڕی گشتیان نەبژێراوە لقی سلێمانی هەولێر ئەگەر لقی سلێمانی بێ ئەمە ناین یعنی هەر بە مختصری وایە. بەڵێ سپاس دەکەم بۆ خۆی قساکە لە بیدایەت بارخان زۆر بە کورتی و پوختی کۆی قسەکانت و دوا قسەشت. دوا قسەم و کۆی قسەکانم من چەند بڵێم هەر ناگەمە ئاستی ئازاری ئەو خێزانانە و هەستم لەگەڵ هەستانەیە بڕوا بکەن یعنی یەک وشە هەیە کە ینی من وەک توێژێرێکی دەرونی کە پێتان ئەڵێم کە ئەڵێن مناڵەکە ئەبەستینەوانێ یعنی بە هیچ شتێک بۆم وەصف ناکرێت حەزەکەم بێم یەک لە ماڵەکانتانە ئەو کاتانەی کە ئەو مناڵانەتانە بەستنەوە من بیان کەمە ئامێزی خۆمانێ و بەڕاستیش پێتان ئەڵێمەوە ینی هیوادارم ئەوە دووبارە نەبێتەوە. باشە وەکو حکوومەت بۆچی ئەم ئامێزە معنەویە دروست ناکەم؟ برای بەڕێزم ئێمە دەست لە ناو دەستکەین بە سەنگەر لە یەک نەگرین خێزانەکان و ڕێکخراوەکان و حکوومەت من ناڵم هەمومان بە کاملی کاری خۆمان کردووە بەڵام جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی من لە ماوەی ئەم ماوە کەمەمە دووجار لەگەڵی بە خزمەتی گەیشتوم کە زۆر لە خەمی مناڵی ئۆتیزمایە بەڕاستیش لە خەمی مناڵی ئۆتیزمایە و زۆریش یەک شت ئەمێ ئاماژەی پێبەم وەکو ناڵم وەکو دڵخۆشکەی وەکو خەبەرێک کە بتانەمێ جەنابی وەزیر خۆی لەم فترەیەشە کە لە دەرەوە بوو چەنەها کەسی پسپۆڕی ڕاست پاردووە کە بتوانن بێن یەکەم شت خولی ڕاهێنان بۆ دایک و باوکەکان بکەنەوە ئەنجا بۆ ستافەکانی خۆمان کە لە ناو سنتەرە بۆی بزانین چۆن بچینە عالەمی مناڵێکی ئۆتیزمەوە بریناری نەکەین هەستی یعنی ئەوە یەک دوو خاڵێکی کەش هەیە وەزیری کاروباری کۆمەڵاتی و بەڕێوبەری گشتی چاودێری و گەشە پێدانی کۆمەڵاتی کە هەردووکیان بەرپرسی ئەوەڵەن منیش وەک مندیری سنتەری ئۆتیزم ئێمە لە خەمی ئێوای و بڕوا بکەن ساڵێکی کە ئەم کاتانە لەوانەیە بە ظروفێکی کە بینە ئێرە لەبەر ئەوەی کە یعنی ئەوە بەڵێنە کە ساڵێکی تر دۆخی ئەمان باشتر بێت ئەو هەموویان شاهیدن. برای بەڕێزم ئەگەر مەجالم بیت پلانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی من ئەتوانم قسەی تا بەرنامەیەتی ئەو خولانە ئەبێ بکرێت لە دەری شەوانەیە پسپۆر ئەهێنرێ حتى بعض پسپۆر داوای کولفەی وای کردەوە خەیاڵی ئەگەر بێڵم تەسەووری داوای چل دەفتەریان کردووە ممتن بە چوار دەفتەر خولەکەتان بۆ بکەم بە چوار دەفتەرێکم زۆر سپاس دەکەم هیوادارم ساڵی داهاتوو کە بەرنامە ئەکەین شتەکان بەم شێوەیە نەبن و قسانی باخەت کاتم نەماوە باش ئەگەر مساعدەم کەی من داوا لە ئێوە ئەەکەم ئێمە وەکو حکوومەت دەست لە ناو دەست یەکەم شت دایکەکان من دایکم و هەستی دایک ئەزانم دەست لە ناو دەستی ئێوە
لەگەڵ وەزارەتی تەندروستی و وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردە لە هەمووی مهمتر بۆردێک لەسەر سەعیدی وەزیر دروست کرێ کە نوێنەری دایک و باوکەکانیشان لەگەڵا بێ ئێوە بە ئێمە چۆن هەستەکانتان ئەو بۆردە هەیە بەڵامیشی پێ ناکرێت بە پێی قانون بە پێی یاسا بە پێی قانون یاسا هەیە بۆردەکە هەیەشی پێ ناکرێت بۆت هەیە لە وەزارەتی ئێمە ئێستا لە قەیرانێکی داراییان بەڵێ ئەو بینایانە دانراوە بەڵام قەیرانی داراییە نەچەند هەموو کوردستان و هەرێمی کوردستانی گرۆدە و حکوومەت هیچ تەقسیرێکی نەبووە بەس ئەو وەختێکە لەسەرمانە ئێمە ئەوە تا زۆرفی کوردستان هەموو تیا ئەژین و ئەزانین لە وەزارەتی کار بە پێی یاسا و تعلیماتەکەی خۆی سودقی شاندن هەیە بۆ ڕێنان و مشقی کەمەندامان بەداخەوە سندوقە تاسەکە کەس نازانێت پارەکەی چی لاتوە چی لێ ناتوە هەر بە پێی فەرمانێکی وەزارەتی تەندروستی تەلاسیمە و کەمەندامان لە چارەسەری نەخۆشی لە نەخۆشخانەکانە بەخشێن بە پێی یاساکەش دەبەخشێ بەڵام دوای بەداخەوە تەنها مناڵی ئۆتیزمی تێدانیا وەڵامێکیش بۆ کاکومێر ئومێد خۆشناو سەرۆکی فەرەکسەری پارتی خانووکیە بە ڕێکخراوی ئێمە بۆ بەشق ڕاهێنانی مناڵانی ئۆتیزم ئەمە ئێستا بەشێکمان هەیە ڕاهێنان بە مناڵی ئۆتیزم کاکومێر وەرگرتووە دوای و 4 ساڵێک کە پەرلەمانتاری نامێنێت هەر خانووکە بەردەوام ئەدرێتەوە بە پەرلەمان خانوویەکی ترتان بۆ ناگرنەوە نازانم تا ئێستا سەرۆکی بەڵام ئێمە مامۆستامان گرتو بۆ ڕاهێنان ئێمە 500,000 دەین بە مامۆستاکان ئێمە 450 هەندێک کەسمان سێ کە 350 زەمان لە مناڵەکان وەرگرتووە 150 200 لەسەر ڕێکخراوەکە بووە تا ئێستا پێش خولمان کردوێتەوە لە هەولێر سلێمانی مەسەڵەن بەخۆی کاکومێکە لەوانەیە کە بەشدار نەبی 6 کتێبیشمان بە هاوکاری و بە سپانسەری دەستگای چاپ کردووە وەزارەتی کار بەداخەوە هاوکار نەبوو لە کردنەوەی سنتەری ئەهلی سنتەری هەمانگی بەداخەوە تا ئێستا سنتەری لە هەولێر لە سلێمانی لە دووەکان لە سلێم لە هەولێر وەزای دکتۆرە هاتی هاوکاری زۆر گەورە حکومەت بەکەم سەرخەم نازانم بەڕاستی هەوڵی خۆشییا و بەپێی سەگانی بارخان ئێمە ئازانین ئێمە قەیرانی دارایی لە بەرچاوەگرین بەڵێ ئەوە یعنی ئەمە پلانمان هەیە و شەڕ و مەینەتەکانی ئەم وڵاتە هەمووی لە بەرچاوەگرین بەڵام ناکرێت توێژێک کە ئێستا بۆ نمونە ئێمە ئامارێکمان مەسەلەن ئاشکرا کردووە کە بۆ نمونە 1100 مناڵی ئۆتیزم هەیە ئێمە لە مانگی دووە تەنها لە مانگی دووی ئەم ساڵە 22 مناڵی ئۆتیزم تەشخیص کراوە لە سلێمانی و ناوی هاتووە بۆ پێمەڵێ کاتم تەواو بۆ دوا قسەت زۆر بەکورتی دوا قسەم ئەوەیە من بەڵێ دوا قسەم ئەوەیە من ئەڵێم ئێمە تۆمەتێکمان خراوە دەپاڵ کە وەکو کۆمەڵی ئۆتیزم لە سلێمانی کاڵێ وەڵا یعنی لەژێر باڵی حیزبا یاکو حیزبیە ئێمە لێرەوە ڕاگەرم کۆمەڵی ئۆتیزم لە سلێمانی سەر هیچ حیزبێک نییە بەڵکو سپاس کاتم تەواو بکاتابێت ڕاتە بێ کاکفەرین کاتم نەماوە هیوادارم لە فەیسبوکەوە لە کەناڵێکی ترەوە بڵاو بە پێی ئەمە ڕێنەمایی وەزارەتی کار بێ هەتا حکوومەت و مەناڵ ئۆتیزم نابێت خاوەنی سەنتە ئەوەندە سپاس بۆ کاکسابیر سپاس بۆ کاکفەرین و سپاس بۆ بەهارخان سپاسی تەواوی ئەو میواناناکەم کە لە هەولێر و سلێمانیەوە حزوریان نەبوو داوای لێبوردنەکەم گەر ئەم شەو بێتاقەتم کردبێتن بۆ چەند خولەکێک بەڵام ئەو خێزانانە بە بەردەوامی لەو دۆخەیان ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی بەرنامەی دووجار بیرکەرەوە لە سلێمانی و هەولێر قبوڵ بکەن ماڵتان ئاوا بێت.